بەناوی خوای بەخشندەی میرەبان بینەرانی خۆشەویست خۆشحاڵم ئەمڕۆژ لە ڕۆژێکی دیکەی مانگی ڕەمەزان لەگەڵتانە بم لە بەرنامەی گوڵستان. طبعاً ئەمڕۆ هەفتەی ڕەمەزانە، یەکێک لەو مێژوانەی کە لە مێژووی ئیسلامە لە مانگی ڕەمەزاندا تۆمار کراوە، جەنگی بەدر لەم ڕۆژەیە تۆمار کراوە. ئێمە لە بەرنامەی گوڵستان بەشێک لە تەوەرەکانمان تایبەت دەکەین بەم یادەشەوە. خوای گەورە تاعات و عیبادەتی گشتلایەکتانی قبوڵ کردبێ. هیوادارین پرۆگرامەکانی ئەمڕۆژمان جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ. کۆمەڵێک تەوەرمان بۆ ئامادەکردوون لەگەڵ شێف دیاری خۆشەویست، ئەویش کۆمەڵێک چێشت و زەڵاتە و شتی جوانی بۆ ئامادەکردین، دوای دێینە لات شێفیان بەس هاوکارەکەم ماوسا محەممەد لە هەولێرەوە بەڕێککەوتووە، ئیتر وابزانم هاوکاران پێمەڵێن ئێستا گەشت. ماوسا محەممەد دوا کەوتی. سلام علیکم. عليك السلام ورحمة الله. بخير بك. ما عندنا جماعة باشن جادوبان قرا بالغ بو يان ناولا دواكي كم محتلي كده دواكوتنك تايبت بو او دياريه كتايبت ببرنامج گوڵستان. اي بس خوش اما تم بدستو دياريه وبين باشتر نيا هميشه و بدستو دياريه وهاتون هر خوش خلچي سليماني وهمو بيناران وبيسراني كانال اسماني بيام شايستي ديارين زاگە لە ڕێی شاشەشەوە بێ هەر خراپ نییە وانە دەست چاو خۆش. ئەم دیارە ئەوە تایبەت بە لۆگۆی بەرنامەکەمان گوڵستان ئامادەکراوە. هاوکارمان کاک زریان سەدیق کە ئامادەکاری بەرنامەی چریکەشە لە کەناڵی ئاسمانی پێیام، ئەو ئامادەی کردیەوە لە ڕێویشەوە پێشکەشی هەموو ئەو خۆشەویستانەی دەکەین ئینشاءالله. بەڵێ ماوسا محەممەد کێکەکە ئەوزانم لە پەخشیشا دەرەکەوێ، ئەوە بۆچی بریندار بوو؟ وڵی ئەوجە لەو ڕێوێ دەبێ هەر ئەوەن دەبی باشە بەدەرکەتە چییە تا من نەکرد دەبێ بڵێ بزانم هەلەوە تای بزاری کووە بزانوی کووە ڕاستە وڵا بریندار بۆ لە ڕێ. دەبان ئەوە ناوی ڕێد ڤالڤیدا. باشە تۆ ئەمانە بۆ بکرە بەڵێ با من شتێک لە بری تۆ بکەم تا ئێرە تێناوە، ئیتر من خۆ ناکرێت لێرە بێ گەرمە ئێرە بۆی ئینارەکانەوە. وڵی بم بۆ لای شێفدیار بزای شێفدیار بۆ مامکاتە سەلاجەکەەوە باش نییە. وەرە محەممەد خزمە شێف خۆم بۆتانە خۆم جارە ئێزانین ناتوانی بیخۆی ناتوانین دوای بەربڵ زۆر جوان سڵاو لێبێ بزانم تۆزە بریندار دەست خۆش جوانە بەڕاستی کووە یعنی وەکو شێفێک هەڵسەنگار نەچی لە بوو بەڕاستیەوە هوەرە مەش هەی کەمی دروست کردو زیریان سەدی خۆشبی دەستی ئەوە ناوی ڕێد ڤالڤیدا. طبعاً کۆمەڵێک مواسەفاتی پێگوتم وەڵاهی بە زۆریم لەبیر نەمایە. مهم ئەوە شیر و لەو کەسێکی دەستڕەنجینە لە بابەتی دروستکردنی شیرینەوە دەست خۆش هەم دەستبی حەکەت هەم گوڵستانەکەشە خوێ دەست چاو خۆش. شێف ئەمڕۆ چیت بوو ئامادە هاتوون بە پێتان شتێکی سەرەتاییمان بۆ باسکە. وەڵا ئەمڕۆ ئێمە زەڵاتێکمانەیە بە کاهۆکە جیاوازەیەکە لە شێوازێکی تر شوی کوڵێنین لەکە کوڵاتنەکە ئەنجاکانە دەبەری ئەو لای خاسە خاسی شەر پێن خاص بەڵێ بەس لێمانی بێ کاهوو ڕاستە. زەڵاتێکمانەیە ئەتیادیە بەڵام لەگەڵ سپاکێتەکەی بە کونجیەکرێ کونجی و بڕۆکلی و بیبەلی ئەنوان و ئیتر قاچکە ئەبە شێوازەی شەڵا شتێکی جوان دروستەکەی. بەس شێف شتێکە با بیر خەمەوە یاڵا دوێنێ وعدێکە پێدام وتە کوزەڵاو بۆ هێنم نێنام نایبینم سوپرایزەکەمانە بڕۆ بەهاراتەکە بەڕاستی ئەم بەهاراتە جێگەی کوزەڵا گرێتەوە تامی هەموو شتێکی کودەواری خۆمانی تیاچوو کە بەڕاستیمی فرێشی خۆمانە. ئەمە تازە هاتووە بەهاراتە بەهاراتی ئامینە زۆر خۆشە زۆر ئەنی ئێمە لە جوابۆنیەکەی نێری بۆنی کە زۆر خۆشە بۆنی بزانم تازە هاتووە بەڕاستی پێم خۆشە زۆر کەس بەکاری بێنێت چونکە ئەمە بەدە لە ڕێکلامی جۆ ڕاستی ها فرێشە سێری ئەو یان چیە شێف ئەم بەهاراتیان ئەمە بیوەری ساوزە تونە باش قبولمە
ینی بەدیلەکە و خراپ نییە باش ئەوش هەر باش شڵا کوزەڵەکە شاری هێنین ئیشاڵڵا ئەگەر نەبوو چی بکەین بەس ئەگەر من پێشکەشکاربوو بێنە ئیشاڵڵا لە خزمەتان بۆ تەفاسیلی زۆر باشە ماوەسە سەلا دەستبیحیت پێ بە ئەمریش دەستبیحەکەوانە بینەکار بێنە باشە وانە طبعا محەممەد من سەرەتا شتێکم وتم ئەمڕۆ هەفتەی ڕەمەزانە طبعا خۆت ئاگاداری لە مێژووی ئیسلامە هەفتەی ڕەمەزان ڕۆژێکی مێژنگ و مێژوویە ڕاستە جەنگی بەدەر ڕوویدا مامۆستا محەممەد وابزانم تۆ مامۆستاشی بۆ تەلەکانت باس کردووە زۆر جار ینی ئەوە دەرفەتیشە کە لە مەکتەبی لە شوێنێکی یادێکی ئەو هادێ ڕەنگە دەرفەت بی بە تایبەتی لە ئەو مامۆستایانی کەوانەی ئاینی وڵا بە دەر لەوانەی ئاینی شوانی توانیت دەرسی دیکەش کە چەند دقەیەک لە پێشەکی هەیە ڕاست تەبعاً جەنگی بەدر لە ساڵی 2 کۆچی ڕوویدا لەو کاتێک کە مسلمانان لە ڕووی ئابووریەوە زۆر ناڕەحەت بوون و بە بڕیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیاردرا کە ڕێ لەو قافلانە بژیرێ کە بازرگانی دەکەن لە نێوان قوڕیش وڵاتانی دیکە ئەنجا لە ڕووی چەندێتیشەوە کەمیش بوون باڵێ ڕێژەی مسلمانان 300 و ئەوەندە مسلمان بەرامبەر چەند هەزاری بێ باوەڕەکان ڕێژەیەکی یەکجار زۆر جا ئەوە پند و ئامۆژگاری ئەوەشی تێدایە لە ڕۆژگار هەمووی ڕەنگە شەرت نەبێ زۆری لەسەر حەقبی یان زۆری مەمانەی سەرکەوتن بێوانە لە ڕۆژگاری ئێستا زۆر دەبین بەڵێ بەڵام گرینگە ئینسان لەسەر بیر و باوەڕەکی محکەم و دامەزراوێ بەڕاستیەکە گرنگە ئەنجا ماوەسە سالار لە مانجی ڕەمەزان تو جەنگێکی بەو شێوە کە ناوی بەدری گەورەیە و هەروە ناوی فورقانیشە یەکلایی کەرەوەیە لە نێوان مسلمانان و بێ باوڕەکان ئامۆژگاری زۆری تێدایە بەڕاستی اینجا دواتر ئەو مامۆستا بەڕێزە مامۆستا سەنگەر ڕەنگە وردەکاری و پرسیاری زیاتریش لەو بکەین لە بارەی جەنجی بەداوکو چیرۆکێکی شەیە ینی پێغەمبەری خوا سەڵام ڕووی کردە خوای گەورە و دوعای کرد ئەگەر ئەم دەستە مسلمانە لە ناو بچن ئیتر کێمێنێ ڕاست دینی ئیسلام بڵاو کاتەوە ینی لەو کاتشە کە بەڵێ پێغەمبەری خوایە ئەبێ ئینسانی مسلمان هەمیشەوەی لە یاد بێ کە کۆنتاکتێکی ڕاستە و خۆت هەبێ لەگەڵ خوای پەروەردگارە بۆ هەر داواکاریەک ئەتاوەکووە فەرمێت عەبای پیرۆزیشی ئەوەندە دەستی بەرز کردەوە بۆ ئەمە دەرسێکی کەشیتەیە کابێ کەسانی ئیماندار کەسانی مسلمان شوێنکەوتەی پێغەمبەر من ساڵسەلەم بۆ ئەو کار و پیشانی نەڵێ ینی کیبر نەیگرێ تەنانەت ئێمە جەنگی ترمان هەیە فەرمێت هەر ئاەتی لەسەر تۆمار کراوە کە غڕورگرتنی سەحابەکان بە ژمارە و تیان کور ئێمە لە بەدرا سێسەوە نەکەس من ئێستا ماشەڵام هەمووە هەر پێش خۆمانیانە دەین بەڵام وا دەرنەچوو بۆیە هەمیشا بێ ئینسانی ئیماندار ینی ئەو پەیوەندیە لە بینی خۆی و خوایە نەپشڕێنێت ئەنجا هەموو ئەو جەنگانە ماوەسە سالار چ بە سەرکەوتنی مسلمانان کۆتایی هات بێ چ ئەگەر ناوی لێ بنین شکست هەمووی پند و ئامۆژگاری تێداەوەی باست کرد هەم سەرکەوتنەکانی مسلمانان کۆمەڵێک ئامۆژگاری تێدا بە درێژایی مێژوو و هەمیش ئەگەر مسلمانان سەر نەکەوت بن ئەوەش هەر ئامۆژگاری تێدایە کە پند و ئامۆژگاری بەڵێ زە تاکید لەوە دەکەمەوە بەڕاستی ڕەنگە لە ڕۆژگاری ئێستا بۆ نمونە لە ڕەمەزانان مسلمانان بەو ناسرانە زۆر زار لە پێشووتر کە مانجی لێ پاڵدانەوە و نووسن و ها ئەم بابەت هەیە بەڵام ببینە لە مێژوودا ڕەمەزان دەرفەت بووە بەتاکید هەم ئەو جەنگەی کە ڕووبەڕووبوونەوەی مەیدانیە هەمیش ئەو جەنگەی کە لەگەڵ نەفس دەکرێ کە ڕەنگە ئەوەیان زۆر قوڕز بێ جەنگ بەرامبەر نەفس و دوجار ئەوەی کە براوەیە ئەو دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەوێت کە لەسەر قادر مەکانی من بەرسەر دەکەوێت و ئامین بۆ ئەو کەسانە دەکا کە ڕەمەزان دێ و بەڵام ئەو دەرفەتە دەقۆزنەوە و دەتوانن هەلی تێدا بخۆزنەوە بە تایبەتی مامۆستالا نزیک دەبووینەوە لە دەشەوی ئاخیر بەنسیبمان ئینشاڵڵا دەرفەتە بتوانین چاکتر تێدا خۆمان ماندوو بکەین پلانت بۆی هەیە ئەو دەشەوە ئینشاءڵڵا پشتیوان بەخوا هەم وەکو کەناڵیش پلانی تۆکمە هەیە و هەمیش وەکو شخصی ئینشاءڵڵا و دەرفەتە بخۆزینەوە و شەوەکانی تێدا زیندوو بکەینەوە وەی دەشەوی پیرۆزی قەدر ینی شتێکەیە ینی ئەگەر بە قەدەر توانای کەسەکانیش ئێستا کەسمان هەیە نەخۆشە ئەتوانێت ئەگەر دوو کاتژمێریش بێ بەڵێ
هەر بۆی لەو بەرەکەتە بێبەش نەبێ دوو کاتژمێریش بێ کاتژمێرێکیش بێ زیندوی کاتەوە کەسێکی ترە توانێت سێ کاتژمێر لە بەرەوەی دەوامی هەیە فەرمانگەی هەیە لەوەی نەتوانێت حەقی ئیشەکەش بدە سێ کاتژمێریش بێت زیندوی کاتەوە بەڕای من نازانەوە لە مامۆستا پرسیین بەڵێ ینی ئەتوانرێ ینی شەوانی قەدر ئیلا نەبێ هەتاوکو نزیک بزانین ئەوەی کە زیاتر دەبینێتەوە خێری چەندە ئەوەی کە بەپێی توانای بێ بەڵامی تر بەپێی تواناکەش گرنگەوەی تۆ زیندویکێتەوە بەڕای من ئەو بابەتە ینی زۆر باش بوو ئەو تێبینە کە هەیە ڕەنگە دەوامی هەبێ ئەگەر شەوەکە بمینێتەوە دەوامەکەی لەوەی کەم چەرخەمی تێدا بکە حەقی پێدانەدا بەس ئەگەر بە پلان بێ ڕەنگە بتوانێت هەردووچی بەتەواوی ئەنجام بدە بەتاکیت ئەبێ میوانەکەمان ماوەسە سەنگەر ئامادە بێ خزمەتی دەبین پێشوازی لێ دەکەین ماوەسە سەنگەر حاجی عەبدوڵڵا ماوەسایینی ماوەسا گیان فەرموون زۆر باش فەرموو ماوەسا گیان عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا مان دوومان کردن بەخێر بێن عەلەیکوم سەلام مامۆستا گیان بەخێر بێ باش قوربان فەرموو بەخێر بێ یاخوا ماوەسا گیان بەخێر بێن وەزعتان باش نشکر بەخێر بێ مامۆستا گیان خابێ بن ئەو تەمان ئێمە تا گەیتە سودیۆ بە قادرمایە سەرەکەوی بەڵێ ماندووی کردی ها جانش وەختی خۆی لە ماڵی بام خانوویکە نەبوو دوقات ئەن هەر کەسی هات 5 دقیقە هیچی پێ مەڵێن ئێستا مامۆستاوە لاتیە شتێکی کەشێ ماوەساڵن لە ڕووی تەندروستیەوە ئەوانەی بۆی پشکنینێکی هینە ینی پشکنینێکی خودیە بەڵێ نەک پشکنینێکی تەندروستیان تاقیگەی ناوێ هەر خۆ تاقیگەی ناوێ خۆت ئەگەر بە قادرمایە سەرکەوتی یان ناسە و تونگ بوو ئەوە بزانە یان پیر بووی یان پێش زیای کردو بە مشوری خۆ زەماوەسە برێت ئەنگۆ بەو ڕەمەزانەی ئەو پشکنی لۆ من دەکات باشی مشهور ڕەمەزانێت تە ڕەمەزان مشوش نەخۆی مشهور پێخوا وەڵا بەتاکید یاخۆ بەخێر بێ جەنابی مامۆستا پند و ئامۆژگاریەکانی جەنجی بەدری گەورە بەر لە تۆ لەگەڵ مامۆستالار باسمان کرد کە لە ڕەمەزان ڕوویدا ئەوە لە بۆ ئێستای مسلمانان چ پندێکی تێدایە کە لە ڕەمەزاندا جەنگێکی ئاوا یەکلای کەرەوە کە فورقانیشی پێدەگوترێ ڕوویداوە ئێمە چۆن پەندی لێوەربگرین بسم الله الحمد لله والصلاة والسلام على من لا نبي بعد دیارە جەنگی بەدر پندەکانی لەوانێ بە بەرنامەیەک و 2 و 3 و 10 و ئەمە تەواو ببێ سەراتاپای جەنگی بەدر ئەخلاقیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نیشانەدا یەکەمین شت ئێمە هەمومان کە باسی ئەسبابی ڕوودانی جەنگەکەکەین بە عقارێک ئەڵێن سریەک لێ ڕۆژ پێغەمبەری خوا چوو ئەو سریە بگرێ مەسەلەن ئەو بازرگانیە ئێبێنە لای لایەنی مادی و بازرگانی پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی کە قوڕەیش کاروانی دەربچێ و بچێ کاروانی قوڕیش بگرێ پێغەمبەر خوا بە شوێن مادە و سەرۆت و حورمەتەن چەتۆڕێگر نەبووە بە شوێنی ماڵەگەر ئەسڵ ماڵەکەی خۆی جێهێڵاوە ئەسڵ ئەو هاوڵانەی کە لەگەڵ یابوون ماڵ و پیاوێک و سوهەیگ و ڕۆمی وتیان ئەوێ بەدەستی خاڵی بە پێی پەتی بە بێ تاج و نەژ بەبێ هیچ شتێ بڕۆی دەدەرەوە کە دەوڵەمەندی ناویان بوو فەرمی هەمی بۆ ئێوە بەس ئیزن دەم چوومە لای پێغەمبەری پێشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆچی جەنگی بەدر ئەبێ ئەمە بڵێن بۆ ڕوویە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام حەزی بە شەڕ بوو حەزی بە حەرب بوو حەزی بەم خەڵک کوشتنەوە شمشێرەکە بێنەوە ئوملی ئەو ببڕێ و دەستی ئەو ببڕێ حەزی بەمە بوو نا پێغەمبەری خوا کە چووە مەدینە قوڕەیش دوو نامەیان نارد یەکەمیان بۆ سەرانی مەدینە ئەوەی کە ڕیسپی و دەمسی و کار بەڕێکەری مەدینە بوو دومیش بۆ موسڵمانەکان یەکەم مادیان بۆ مەدینە وتیان ئەبێ موحەممەد یا بیکوژن یا دەریکەن یا بیێنەوە بۆمان ئەگەر نەیکەن ڕێگەی سێم و ئاخیران جێشتیان بۆ نێرین پاکتاوتانەکەن ئەوەی توانای چەکی یابێ ئێمە لە بێتوانایەکەین ئەمە بۆ خەڵکی مەدینە بۆ کێ بۆ ڕیسەکانیان بۆ پێغەمبەری خوا ناتیانە نسیب و دڵخۆش مەکە بۆی کە چوویتە مەدینە و پشت و پەناوەیە کەی بمانەوێ لەوێش ناردین بە حەویتەوە وەکو چۆن لە مەکە دەرمان کردی وەکو چۆن لە تەعیف بە وەرەقەی ئێمە بە ئینزای ئێمە بە خەتی ئێمە بە فکری ئێمە بەدباران کرای ئەوێش هەروە لێکەنێ کە بمانەوێ کەواتە ترس لە سەر کوێ سەر مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوێ بۆ ئەوەم ترسە لەسەر مەدینە لابە ئەم هەڕەشیان پێ بوەسێنێ پیان بڵێ ئەمڕۆکە قۆناغێکی ترە ئەمڕۆکە کاتێک و کایەکی ترە کاروانێکی قوڕیش ئەکا بە بیانوێت لە چی بدا لە دەماری بازرگانیان بدا چونکە ئەزانێ ئەمانە مادەگەرن دنیا لایەن ئەوە قیامەتیان نییە دنیا لایەن قیبلەیە خوایە هەموو شتێکە
خواکەی پرسیە بوو خواکەی خوارد خورما خواکەی خواردوتەوە یعنی ئەوە خواکەی بای ئەوە نەبووە یعنی عیبادەت دەکەی هیچ نەبووە بۆش بووە پێغەمبەری خوا ڕێی بەم کاروانە گرت بۆی قڕش بوەسێنێ ئێمە هەمومان کە باسی بەدرەکەین لەڵێن وەڵا پێغەمبەری خوا چوو کاروان بگرێ یعنی کە ئەنە حەزی بە ماڵ و بە مادە بۆەوە نە ویستی ڕێگیری لە قڕیش بکە ئەمە یەکەم پێمان ئەڵێ دووربینی پێغەمبەری پێشەوە شتێکمانەیە مثلا تەژوی نەبێ بە مەسەلەکە ئەڵێ ئەڵێ جگەرە مەخۆ چونکە جگەرە سەرکێشەی بۆ شتی تر جگەرەکە لێرە قەتعکە ئەوان تر بە دوای نایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەڕەشەکانی پێ قەتعکردن بۆی هەنە هەڵنەکنە سەر مەدینە ئەوە سەبەبی ڕئیسی جەڕدێکی کەشیە بۆ فەرمێت حوبی بۆ خەڵکی مەدینە بۆی نەکەونە عەزێت و عەزابەوە بۆی ئەگەر ئەو هەڕەشانە بچێتە بواری جێبەجێکردنەوە خەڵکی مەدینە بنە قوربانی بەشی زۆری خەڵکی مەدەنی ناو مەدینە بەڵە خەڵکی مەدەنی و مناڵ و ئەوانەی کە ئافرەتان مەسەلەن کە قوتی شەڕ و ئەوان یعنی ئافرەت وگال لە بەرچاوی ئەگەر یاندارێکیش بکوژێت چەند ناڕەحەتە بێ یا مناڵێک لایەنی ئەوە جا کابرا ئەو بە 2000 چەکدارەوە بێتە سەر مەدینە ئەبێت دەسپارێزی لە کێ بکات لە کەسی ناکات خۆ پێغەمبەری خوا نییە بڵێ خەڵکی نە دار نەبڕنەوە خەڵکی نە حەقی پیتان نەبێ خەڵکی نە ئەوەی دانیشتوە بەردای جەنگەکەدا حەقتان نەبێ خەڵکی نە لەگەڵ دیر و ئەسیرەوە بن خۆن ئەوە ئەخلاقیاتیان نییە ئەو پێغەمبەری پێشەوا فێریکردن یەکەمین کەسێک ئەخلاقیاتی ڕێزگرتن لە دین کە دیلی ویانتیا بووە فەرمی سوێن بخوا پێغەمبەری خوا فەرمی بە وجدان بن لەگەڵیان ئەوە ڕیان مەکێشن ئەڵێن نانیان هەبوو لەگەڵ خورما سوێن بەخوا نان و خورماکەیان ئەدا بە ئێمە خوان خورما ڕوتەکەیان نەخوا دوای ئەو فەرمایشی پێغەمبەری پێشەوە سێم ئەخلاقیات کابرا هاتووەتە سەر و بەنی مەکە و مەدینە 450 کیلۆمەترە 400 کیلۆمەتری جێڵاوە بۆ سەر توات و بووکوژێ تۆ پێ خورما و نانەکەی خۆ بدەی بە ئەو خۆت خورماکە بە ڕووتی بخۆی باشە ئەڵێ هیوامانتیا بوو تەریقە بووە شەرمیەکەی عنی کابرا هەفتا کەسیان بەدین نەگیراوە قڕش لە ژێدەسی پێغەمبەری پێشەوە هاوڵا نەبوون ئەڵێ شەرمێکرد نانەکەی نەخوارد لە شەرمانەیە خوارد ڕێزێکیان لێ گوتوین عنی ئەو ئەخلاقیاتە کە پێغەمبەری پێشەوە خەڵکی فێر کرد ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەچوایە دەرەوەی مەدینە ئەوان باتنادە سەر مەدینە هیچ لایەنێکی ئەخلاقیان لێک نەداوە ئەوەی بەدەستیانە وایە سووریان نەکرد ئەنجا جەرای مامۆستا ئەوەی کە باس کرد ئەو پێشە چییە ئێستا مسلمانان چۆن پەندی لێوەگرن بەر لەوەی تووشی قەیران بین بەر لەوەی داگیر بکرێن هەم لە ڕووی فکری هەم داگیرکاری ئەوەی کە خاکە چۆن ڕوبەڕووی ئەم جۆرە فکرە ببینەوە چونکە ئێستا ڕەنگە داگیرکاری خاک لە بەرامبەردا داگیرکاری فکر هەیە فکری نامۆ لە نێو کۆمەڵگە هەیە چۆن پند لەم بیرفراوانی و ئەم بابەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەربگرین بۆ ئەوەی ئێمەش تووشی ئەم داگیرکاری فکری نەبین کە بەداخەوە ڕەنگە زۆرێک لە دنیای مسلمانان جیهانی مسلمانان ئێستا لە ڕووی فکرەوە داگیر کراون وڵاجا مامۆستا بەڕێز ئێستا هەم لە ڕووی فکرەوە داگیر کراوین هەم لە ڕووی خاکەوە داگیر کراوین هەم لە ڕووی زبان و کولتورەوە داگیر کراوین ئێستا خۆی ئەوە نیە ئێستا بڵێ وەڵاهی هێشتا ڕووی نەداوە با بەرگیری پێ بکەین ئێستا بێ چۆن تەعامل کە یەکەمینیان کە پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وەسەلام فێری سەحابەی کرد یەکەمین شتێک خودمختاری واز لێ بێنە ئیستیبداد یعنی بەس خۆم مەشورەتی لە جێدانە ماسە نورسی کتێبێکی نووسیوە فەرمێت یەکێ لەوانەی کە دەوڵەتی عوسمانی ڕوخان ئیستیبداد بوو خودمختاری هەر بەس خۆم خوێندنەوەی کەسی تر ناخوێنێتەوە وەرەقەی کەسی تر نەخوێنێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام یەکەمیشن مەشورەتی بە ماوەڵانە کرد لەگەڵ ئەم خەڵکاژێ لەنا ئەم زبان و کولتور و ئەم مەنتیقاژێ ئەمانەی هانیوە پێغەمبەری خوا فەرمی ئەستەشیر و بیکم مەشورەتان پێیەکەم ئێوە ئەڵێن ئێمە چی بکەین دوو جەماعەتی تیا ئەنساری تیا لەگەڵ مهاجیرە مهاجیر ئەوەیە کە جەماعەتی و خزم و کەسوکارەکەی خۆەتی و 13 ساڵ دەرزی تەربەوی ئەخلاقی عەقیدەیی ئیمانی پێوتونێت ئەوانتیانی پێغەمبەری خوا بۆ هەرچی بکەی هەرچی ئەمر لای تۆ تەنفیز لای ئێمە ئەوە لەوان دڵنیا بوو ئەنجا دووبارەی کردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سعد رضي الله عنه هەڵسا فەرمی ئەی پێغەمبەری خوا هەست دەکەم مەبەست و پێی ئێمەی ئەنسار و پشتیوانانە کە لە مەدینایە بۆ چونکە پێغەمبەری خوا پێشتر عەقدیان وا بووە کە لە مەدینە دیفع لە پێغەمبەری پێشەوا بکەن نەک لە دەروی مەدینە ئێستا حاڵەتاکە دەروی مەدینە فەرمی ئەی پێغەمبەری خوا ئێمە وەکو خەڵکەکەی موسا نابین بڵێن اذهب أنت وربك فقاتلا إن ها هنا قاعدون خۆ خواکە لێ ئاشا بکەن ئێمە لێرە دیقەتانە دەین تەماشاتانە کە فەرمی نا ئەی پێغەمبەری خوا ئەڵێن تۆ و خوای گەورە و میرەبان بە قووەتی خوا شەڕ بکەن ئێمە لەگەڵتان ناین سوێن بەخوای پێغەمبەری خوا ئەگەر مل بدەی لەو دەریا کە چەند گەورەیە کە ئێمە هەر نوقمەدا بچین بڵێ ملی لێ ملی لێ دێن یەکە ئەمە مەشۆرەت بۆ ئەوی ئومەتە تێک نەچێ بۆ ئەوەی کەسێک نەبێ خودمختاری بکا بەسەر ئەوەکەی ترا و ئەوەکەی تر بچەوسێنێتەوە بۆ ئەوەی کابرا هەز نەکا بێ بەشە لەم بەرهەمی ئیمانە بۆ ئەوی هەز نەکا ئەم شەتی ئیمانە هەر دووسەیەکی تیاجێتەوە کاک
ئەولاکەی تریشی بکەوانە مەشورەتی کرد پێغەمبەری خوا ئەمە یەک دوو تەوەکل بوون بەخوا ئەمە لە ینی ئینسانیەتەکەیەتی مەشورەت وابتغوا إليه الوسيلة دەست بە وەسیلەی نەجاحەوە بگرن ئەی مرۆڤ حەچی قوتی بیخاتە گەڕ بەرامبەری قوتی خوا هیچ ناکە ئەسڵ مقارنە ناکرێت ئەم ئومەتە پێویستە لا بەلای ئیخلاسا بکاتەوە بۆ خوابوون 314 هاوڵ تەنها ئیش بۆ خوا بکە نێتی بەس بۆ خوا بێ قڕش کەسێکە نات فەرمیان بشنە ناو ئەمە بزانین هەواڵیان چییە ئەو کەسە زۆر کاسێکی بەدیقەت بەناو هەمیە گەڕاو گەڕاو نەخۆشیان ڕەوسیە فەرمی وەڵای گوێ بگرن کۆمەڵێکن غەیری خوا و قیامەت هیچ ئەمانجی گیتریان نییە ئێوە چەندێک حەسان لە پارە و مادە و سەرەت و سامانە ئەبوجەل هات وتی گوێ بگرن ئێمە ئافەتی ڕاقیسە بین حرمەتەن هەموو ڕۆژێ 10 حشت سەرە بڕین گۆرانی بەشی چاکیشمان هاوردووە تپڵ و مەزیقا بە زمانەکەی خۆمەڵی هاوردومانە ئێمە حتاوەکو محەممەد و هاوڵانی پارچە پارچە هەبوون نەکەین قوت و هێزی خۆمان بۆ هەموو عەرەب دەرنەبڕین ئەبێت دەرزێکی ئەمانەوا دادەن هەموو عەرەب ئێمە بینی سڵمان لێ بکاتەوە پێغەمبەر خوا فەرمووی ئەمە فیرعونی ئومەتەیە پێغەمبەر خوا نەفەرمووی ئەبوجەهل فەرمووی ئەمە فیرعونی ئومەتە فیرعون ئەویشی فیرعون نەیە من خوایە ئەنا ڕەبوکم الأعلى من خوا گەورەکەی ئەوجا دوایش دەرکە و درۆکە نەک خوا نیە مەلێشی نەزانی لاوەقم کە باز نییە بەرامبەر قوتێکی ئاوا ئەگەر قوتێکی ئیمانی نەبێ ئەگەر دوعای پێغەمبەری پێشەوە نەیە چی دەرقەتی ئەمیە 1300 کەس بەرامبەر 300 کەس یەک بە چوارەوە نیە هەفتا حشتر بەرامبەر 700 حشتر ئەگەر حشتر وەکو دەبا بەکو نیقالەیە ئێستا وەکو V50 وەکو F16 ساوا بۆ کات وانە سێ ئەسب بەرامبەری ئەو هەموو ئەسبە وانە زرێپۆشی نەبوو 100 کەس بەس زرێپۆش لە پیادا بڕوە ئەم قوتە زۆر ناجێگر و نابەرامبەرە ماسا لە ڕۆ ئیمانیەکەیەوە لەو جەنگەدا ئێمە تەبەن یەکێک لەو مەشەدانی کە تۆمار کراوە دوعاکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەو کاتەیە هەڵە نەبم ینی ئەفەرمێ لە کۆتا ئینە مەتا نەسر الله وانە ینی ئەم پەیوەندی ینی بیبەسینەوە بە ئیماندار بەخوای پەروەردگارەوە تا چەند نەسرەت سەرکەوتن ڕۆڵە بینێ ئەم پەیوەندی مرۆڤ بەخوای پەروەردگارەوە تەنانەت پێغەمبەری خوا سەسەم لەو کاتەشە ینی ئەیتوانی مەسەلەن بڵین پێغەمبەرە و دایم خوای پەروەردگاری لەگەڵەوە ئەوانە بەڵام پەیوەندی دوعا ئەو پەیوەندی کە مرۆڤ ئەبێ لەگەڵ خوایە بیبەستێ تا چەند ڕۆڵی هەیە بۆ نەسرەت بۆ سەرکەوتن ئەگەر بەدیقەت بە وردی دیراسەتێکی غەزای بەدر بکەی بەڕوونی بۆ دەرەکەوێتەوە دوعا و ئیخلاسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیخلاسی ئەو هەواڵانە ئەم نەسرەتەی بەرهەمهێنا ئەگەنا بە هەمووش ئێستا تۆ سەیری غەزە بە هەموو پێوەرێکی عەقلی حەماسێک و غەزەیەکی بچووک بەرامبەر ئەو هەموو هێز و قۆتەی ئەمریکا و حلفی ناتۆ و ئیسرائیل و حەد ئەسڵەن بەراورد ناکرێت ولی ڕەسوولی اللهی مەسەل عەلا دوعای پێغەمبەر پێشەوە ئیمام ئەو کرد فەرمی ئەوە دەستی بەستە کرد و ئەفەرمی ئەو شەوە ئەمەنە هیلاگوین هەمی خەوت پێشی جەنگەکە حرەسەکان نەبێ دیقەتمدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەخۆت تا بەیانی فەرمی ئەمەنە دەستی بەرزەوە کرد جبهەی مبارەکی و تەخوارەوە ئەم بن هەنگڵی دەرکەوت ئەی فەرموو ئەڵێ ئەگری ئەی فەرموو ئەی خوایە خۆ ئەگەر ئێستا ئەمانە لا ناپشین تۆ ناپەسی لەسەر زەویە ئەی خوایە قوڕیش بەو لووت بەرزەی خۆی هاتووە بەو هەموو هێزە و خۆی هاتووە تەحدای پێغەمبەرەکەی تۆکە نێراوەکەی تۆکە لەسەر زەویە ئەی خوایە ئەی خوای گەورە و میرەبان ئەمانەی کە من هاوردوو من ئەڵێن مستەضعەفن شوان و گاوان و فەقیر و هەژار و دەرکرا و کۆیلەن ئەی خوایە پیشانیان بدە کێ ئەمڕۆ لەگەڵ تۆ دینەکەی توایە ئەی خوایە و ئەبوجەهل هاتووە جا ئەبوجەهل هات لە ساحەکەی خوایە کێمان قەتعی سیلێ ڕەحممان کردووە کێمان زوڵممان کردووە ئیمڕۆ ئەومانە شکست پێ بێنە ئەی فەرموو خوایە ئەوە دوعاکە ئێمەش دوعاکەین من تاکیدم نێراوی تۆم جبریل ئەمین نادۆ بەلای من خوای ئەمڕۆ کێ لەگەڵ تۆ ڕازگا ئەوە سەر بخە بەسەکردنی پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وسەلام کۆتایی پێات خۆنەویستی لەگەڵ خۆڕازیکردن خۆنەویستی قوڕیش وتیان سێ کەسمان بۆ بنێرە هاوشانی خۆمان بێ خەڵکی مەدینە بۆمانێرە نۆڤەڕائەنا هاوشانی خۆمان بێ لە خوێنی خۆمان بێ پێغەمبەری خوا نەچوو کابرایەکی قوڕەیشی بنێرێ کە خزمی نەبێ فەرمی حەمزە کە مامە عەلی کە ئامۆزامە کە زاوامە کە لە ماڵی منە گەورە بووە باشە لەگەڵ عوبەیدە کە برای شیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عوبەیدەی کوڕی حارث پێغەمبەر خوا سێ کەسەی نرد هەرسێکیان کەس و کار و خوێن و هینی خۆی بوون
يعني أم خو نبي في غمر إخوة أم توكل بونا بخوا هات وسك لغزاي حنين ده هذا صحابة بون ظاهرة كش يعني أنا هاي قربي خزنا فرمي بير تاني لا بدرا وكم بون بلام توكل ويقين تان بما أبو معجب نبون معجب ما بون بزوريتان يا مصر ما خصن بالتأكيد ورام لا حنين وانا بو حنين تان تهزا قريش ما قلتو يا مده هذا كسمه لقلا بعكسه يما بس يصدق از لبدرا سركوتيني استا ما شاء الله ماله اخلاقياتي برجي بيغمري بيشوا صلى الله عليه وسلم اي فرمو او بياويك او روجو ورقي من في بوني ايمان كدو كدينا شي ابو طالب دراندي او بياوتان بيغريش ككافر وقول لنا قريش يوهي الدسي بومبن او بياوي كبنايدام هات مولى طائف اگر بيني تاني شي في مكان اگر بيجي التكليف من قبل ام حفتا دي لبر دبر يدم تو سيم وفاق عباس امامي خالقاني خوي كخلقي مدينه ولا بيغمري يعني خالقاني بيغمري خلقي مدينه هات نتان لعباس خويناوريني خلق فيري خويناوري بتا ابي باربدا باشا في دي ابدا مثلا بانيا توزي لصريخي خفيف كامل لبسنا بيغمري خافني يقدر همكم تي لنا سيم خلق ابي هو خلق باربدا ما ممني بريباكم ني ابي هو خلق باربدا او قرا الاسلام ايمان له مش تك ضرورته قنتنا ابو بكر خالق يكش امام ابو بكر خالق يكش لو جنga صحابتي ابو باوكي وبراي ومامي ببرشاي كشتوان او دقتي دا قردين له مش تك ضرورته لا قرابه ضرورته لا ما ضرورته لا سامان ضرورته ام صحابانا اوي ضل تعلقي بي وهي بي خوشه بي وصيه اما خص يعني اولا ايمان واخرتي انا وحتى عباس وتي في غمدي اخوان من بارمني عباس افرمي تا او لحظه من قمان من برازمنا لقال خو رازق وحي بويا دروك ابدا ما اسمعنا تا او لحظه الله يتي ماما شلون الله يبارمني اي كبيشوي هاتي بو ايره قريش كوبونو تان كردو خوي بخوكوت لناو دسريكي او فلان رنجيبو 80 دينار خستناوي بو معموجم يعني بو خيزاني خود كمعموجي منك بي داوت اگر من جنات مو مصرف كبو مالو بو منال اي او بارو 80 دينار لك يدانا انه لنا او باروك الرنجي ابو بيونا دا الله لا تاكيد انتم الله امبرازاي من رازك بحقيقه دغ الخوا رازك بيك وكو او عبيدك عزم كده بلاشي دي بيغمري بيشوا سيدي هدفي امانها نيتي امان بون نجاحتي انا وبون سركوتني انا هدفي لشيء عليك شو مشاركه لي يا زمار بو هنا اوجه اخي ودي بيغمري بيشواكه هاودي عن سري العصراني مباركي بيغمري بيشوا صلى الله عليه وسلم سري برزه وقت تي بيغمري اخوا بيغمري اخوا فرمي بلا جاي سبها مو نظرك بشري الله توتي اقل من على كانم ب بلا من على كانم هيش يعني فلانش مثلا باسي دنياي من على كاني اذا كاتي امري ابي كم خفر لي اخوا خزم كسو كارو من على كاني طبعا فرمي اتشهد اني شهيد اي في غمر شهاديه دي من شهيد بشهيد يا رومو في غمر خافر من نعم اما جا شهيد بو فاتي ماله اما انا ما هدف يعني بو اما امان جنبو بو اخواك دوني ابما ابو جهل وتي ابي درجه كان دابدم من على كاني عربتها ما وندابنيش بتشيروك بيجرنوبه من على كاني كشي ما كتب محمد وعلي محمد فاج هزار وشواصو شلو نصا كانالي بياميه بعكسه يجرته وخلق بزماني كي تلك زمان العربي خوي بوبان وانيا او بنورنغري ابي بابا بله جناب ما مستعي طبعا وقت باسد كده هم زنقه هم پێشی جەنگەکە هەم کاتی ڕوودانی جەنگ و هەم دوای جەنگەکەش کۆمەڵێک ئامۆژگاری و پەندی زۆری تێدایە یەشێک لەوانە باسی خوێندەواریە پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم ئەوانەی کە بە دیلگیراون ئەوەی کە خوێندەواری هەیە دەیکاتە مەرج کە منداڵی مسلمانان فێری خوێندەواری بکەن ئێستا ئێمە چۆن لەم بابەتە بڕوانین یعنی چۆن هەر ئەو خوێندەواریە ناکە ئێمە لە مەکتەب و شەهادە و مەبەستم خوێندەواریە بە هەموو ڕوویەکانەوە ڕۆشنبیریە زانینە یعنی ئەوەی کە پێویستە کە مسلمان بیزانێ چۆن پەندی لێ وەربگرین والله جماعة سبرز فرق خوێنەوار و نەخوێنەوار ئەوە نییە بزانێت بخوێنێتەوە بنووسێتەوە ئەمڕۆکە بڕوان ناکەم لە 195 خەڵک دەزانێت بخوێنێتەوە بنووسێت ئەمڕۆکە ئەتوانێت بڵێن فەرقی خوێنەوار و نەخوێنەوار ئەوەیە فەرقی خوێنەر و نەخوێنەرمانەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمە ئەمڕۆ ناخوێنێتەوە زۆرینی ناخوێنێتەوە حتا قسەی هەیە ئەڵێ ئەگەر بتێ پارەی لە شوێنێکە دابنی ئەمین بێ و پارێزا بە کەس دەستکارینێکە بڕۆ لە بەنی کتێبە دانێ کەس نایخوێنێتەوە یەکەم نیگای خوا بۆ ئاسمان بریتی بوو لە ئیقڕە بخوێنە
چونکە ئێسا ماوەسە نەورەسی ڕەحمەتی خوای لێ باسی کوردەکە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە لەناو ئەو باسی کوردستانی خۆمانەکە ئەڵێ سێ دەردمانەیە سێ دەرمانمانەیە هەژاری بە پیشەسازی چارەسەرە بێ اختیلاف بە ئیتیحاد چارەسەرە بێ نەخوێنەواریش بە خوێنەواری چارەسەرە بێ دەردی ئەم ئومەتەی ئەڵەم سیانەیە بۆیە دواکەوتو خوێندن وەختی خۆی شعرێکیانوت فەرموو بخوێنە خوێندن بە کەڵکە ئەوەی نەخوێنێ نۆکەر و عەدەم و حەشەمی خەڵکە فعلەن وایە ئێستا بۆ ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەر بەرەو دوعاچین هەر بەرەو دوعاچین خەڵکی ترە بینی ئەچیتە ئەوروپای سەرەکی ئەو پێشکەوتووە خۆ پەیوەندی بە ئیمانەوە نییە ماوەسە نەورەسیە فەرمووی هەر کەسێ ئیخلاسی بۆ هەر ئیشێکی خۆی بێ خوا بەرەکەت خاتە ئیشەکەی وەلو کەنە کابرای کافریش بێ ئەو ئیخلاسی بۆ خودی کوفرەکەی خۆیە ئەو ئیخلاسی بۆ دیزاینەکەی فلان ئیشی خۆی هەیە بەڵام ئێمە ئیخلاس و خوێنەواریمان خوێنەوارین بەس خوێنەواری ناخوێنینەوە ومەتی ئیقرار اليوم لا تقرأ قسەش دەفەرمووی پێشتر دەگوترا کە کتێب لە میسر دەنووسرێ و لە لوبنان چاپ دەکرێت لە عێراق دەخوێنرێتەوە بەس ڕەنگە ئێستا بەو شێوە ئێستا کردارێکم بەسەر عێراق هاوت خۆی ڕۆژ ئاواز دیقەتەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە عالەمی ئیسلامی هەز وڵاتێک پێشکەوت خوێندیەوە لە ڕووی پیشەسازی ئابووری فکریەوە بەرەو پێشڕۆی کێشەیەکی بۆ دروست ئەکا مەشغوڵێکا بەو کێشە تاکو ئەم ئەسڵی لەبیر چێتەوە بۆ ئەوەی هەر خۆی نوێنەر و ئاغای بەرەو پێشچوون بێ ئەگەنا ئێستا لە بواری پیشەسازیە لە وڵاتانی ئیسلامیە بۆ دێنێ کارەبای بچوە ساعتی بۆ دابی نەکا بەس ئەگەر خۆشی ئاشکرا کار لەوەش بەرەی دەقە نەیرە کۆتایی پێرن تەسیم ئەکرێت ماوەسا ینی ماوەسا محەممەد باسی خوێندەوارەکەی کرد هەر قوڵ بینەوە لەسەر خوێنەوارەکە لەو کاتەیە کە دۆخی مسلمانان لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی ئیسلامیە بوون لە شاری مەدینە ینی ئەو بوعدە چی بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەرجی سەرەکی بۆ خوێنەوارەکان تەنها فێرکردنی منداڵەکانی مەدینە بوو بۆ خوێندن ماوەسای بەڕێز خۆی هەر دینداری بەبێ خوێنەواری ناکرێ ئادەی تۆ خوێنەوار مە بە قورئان خوێنەرەوە ئادەی تۆ خوێنەوار مە بە وتار پێشکەشکە ئادەی تۆ خوێنەوار هەر دەوڵەتداری پێغەمبەری خوا زانی دوای بەدر تاوەتە دەوڵەتە خەڵک و دەوڵەت سەیرەکە سەفیریە بۆ لای حکم دەرەکە قەرارات دەرەکە تاوەت زانانی ئەمڕۆکە لوتی گەورەتی زلهێزی ناو دورگەی عەربی شکارێت کە قوڕیش ئێتی پێویستی بە دەوڵەتدارێت تۆ دەوڵەتداری بە دەوڵەتداری بە نەخوێنەوارە چێ بڕێەوە بەچای خۆمان نایبینین ئەوانەی کە نەخوێنەوە با بڕێ و چی پێهاتووە چی پێهاتووە نیوەی باشەژی نیوەشی باشە کە ئەژی وانە پێغەمبەر خۆزانم دەوڵەتە پێزی بە خوێنەوارە بۆ برەوی بۆدا یەکسەر ئەگە ناخۆ ئیمامی عومەر هات فەرمووی پێغەمبەر خوا بیان کوژین ئەمانە دوو ڕۆژ ئەڕۆنە بووە بێ ئەمانە لە گەورەکانی قوڕیشن ئەڵێ وەڵام محەممەد و هەوڵانیشمان خەڵەتاند و شەڕەکەیشمان کرد و بە فێڵی خۆمان دەرواز کردیان پێغەمبەر خوا فەرمووی نا ئەو خوێنەوارە زەڕوتە تاوەکوی تۆ بیری لێکەیتەوە بۆ ئەساسیاتی دەوڵەتداری پێغەمبەری خوا پێویستی بە خوێنەوارە بۆ هەر خوێنەوەڕە هێژاتن هەر ئەوانش قورئانیان پێ کوردەوە هەر ئەوانش لە دوای کوڕەکانی ئەوان بخواری نووسیمان نووسیوە هەر ئەوان تاریخیان نووسیوە هەر ئەوان سیرەی فڵان و فیساریان نووسیوە هەر ئەوان ئیبن هیشام و بیدایە و نیایە و مسلیم و بوخاری و ترمزی و نەسائی و ابن ماجه حاکم هەر لەو سیلسیلە هاتە خوارەوە قیرائەتەکان کەسا بە حەوت جوارە خوێندن هەر ئەو کۆمەڵە مناڵی ئەو سەحابە کوڕە سەحابانە وردەوە داهات تا کاتەوە دەستی من و تۆ ئێستا ئەگەر ئیجازەی قیرائەتی من و تۆ بدەن ئەڵێن لە فڵانەوە بۆ فڵان ڕێکە سەیرەکەی ئەچێرە ئەو تاقمە شوێنە کاتە خوێندن ڕەگی بەرەو پێشوون و زاڵنەبوونی دوشمن بەرامبەر و فیکر نەفرۆشتن هەموو میلەتانە نەک تەنها مسلمانان هەموو میلەتان کێوێ نەدۆڕێ کێوێ نەفرۆشرێ کێ ئەوێ بەکار نێندێ کێوێ داشی دەوێ نازشتی ئای پێڵ ئەوە با خوێنێتەوە تاڵ کە خوێنتەوە ئێستا حەق دوو تاک بێنە تاکێکی خوێنەوار و تاکێکی نەخوێنەوار خوێنەوار یانوێ کە ئەخوێنێتەوە گفتوگوی لەگەڵاکە زۆر نەئاسانتر لێوتیەکە ئەم بە 5 دقە تێگەینی بەزەو بە 50 پێش ئەگەر لێوتێ بکە پێغەمبەر خوا بۆ بناغی دەوڵەتداری بەرەی بە خوێنەواریدا جوان ماوەسا شەڕ جەنگ کۆتایی هات دیلەکان کەوتەوە دەست موسڵمانان ئەو مەرجانە جێبەجێ کرا لە دوای ئەمەوە ینی جەنگێکی تر ڕوەدا کە جەنگی تۆڵەیە کە قوڕیشەیەوێت تۆڵە بکاتەوە جەنگی ئوحود دێ بە دوایە ینی موسڵمانان لەم جەنگەیە بە جۆرگ لە جۆرەکان بەوەی تەکنیکێکەوە لە جەنگەکەیە شکستیان هێنا ینی بە شێوەیەک لە شێوەکان
ینی مەرجە مادام ئیمانداری مادام یاسا و قانونت قورئان و فەرموودەیە تەکنیکەکان ینی پیادە نەکەی سەرکەوتوش بی دقت بە خی گەورە برانە فەرمی لە قورئانە وەبتەغوا إليه الوسیلە دەست بە وسیلەی نەجاحەوە بگرە تۆ ساڵ شوێنە خۆدا دابنیشە بڵێ وەڵام من ناخۆم با خوا خۆی ڕست مەدا خۆ نانە خۆی ناتە ناو زارت وانە لە تۆ حرەکەت لە من بەرەکە لە ئەویش بەرەکەت وانە ئەڵێن وەختی خۆی مامۆساک باسی ڕەزاقەتی خوای کردووە لەسەر قسەی جناب دەست نەگرتن بە وەسیلە و پێدوابێ ئیشەکە بۆ بەڕێە کرێ ساتۆ نەخۆش نەکەی پێغمبەر خافر نەخۆشکەی چۆ لای حەکیمیان چۆ لای دکتۆر ئەڵێ باسی ڕەزاقەتی خوای کرد گوێگرێکی زۆر تاسی کرد وەسەیەتی بەخوایەتی لەمەدا من کاسبی هیچ ناکەم شوی 27 بوو وەساوکو ئێستا چراوفانە زۆر نەبوو کولیچیان هەوو دابەشان کرد لە ناو مزگەوتە دابەشان کرد لە ناو مزگەوتە و کابراکیش ئەم کابراش لە پشتی زۆپاکە بوو تاریک بوو شوێنەکەی کولیچە بەم لای درا بەو لای درا ئەویان نەبینی نازای پشتی زۆپاکە کەسێکی لێ ئەمیش نا بەخوا منیش ناکەم خوا خۆی ببینێری و نێ مامۆستا باسیەکە بە هەڵا لە قسەکانی مامۆستا تێکەشت ئەڵێ وەڵا ژوور تاو بووسی بچێتە دەرەوە سەریکە تازە تاوە بەشی ئەو نەماوەتی تیان ئەوە پیاکتر لە پشتی زۆپاکەوە هەر کولیچەکەی داوەتی ئاها ئەزانم خوا ڕەزاقە بەس حێکی شێوێت ئەبێ دەزگردن ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵکە نێرێتە ناو قوڕیش پرسیارەکە بزانێ ئەوان چەندێک لە هێزەکان بە لە پێیەکە پرسیال لە نازانم چەندێکن ئەڵە چەندێ حوشتر سەرە بڕن ئەڵە ده سەرە بڕن ئەڵە کاتە ژمارەیان لە 700 بۆ 1000 باش نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شوێنێکە جێشەکەی ئەوەسێنێ شاخە هەواڵەتی ئەڵەی پێغەمبەری خوا ئەوە ئەمری خوایە بۆت وحیە یاکو هەر زادی عەقلی بەشەرە پێ دوای ئێرە باشە فەرمووی ئەمری خوا نییە وحی نییە زادی عەقلی خۆمە فەرمووی نە باچینە ئەو تەختایە بیرەکانی شەخێنە پشتی خۆمانەوە نانی قوڕیشیش لە بیرەکان بخواتەوە و لەو بەرزایشە شەڕما بۆ ناکرێت لەو نەرمایە شەڕەکرێت پێغەمبەر خوا فەرمووی پێکاتوە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم هەموو ڕێگاکانی ئامانجەکانی گەیشتن بە سەرکەوتنی بەکارهێناوە ئەمجا دوعای کردووە دانیشتە پێغەمبەر خوا ئەوا دابنیشە لە مەدینە بڵێ ئیشەڵا خوا سەرمانەخا ئەمە لێل خوا ڕائزەکەین خوا عەبدی خۆی سەرەخا وای نەکردووە پێغەمبەری خوا خەڵکی فێری ئەو تەمەڵی تۆزەلێ نەکردو ناویشی لێ بنێ دین و بەرگێکی دینیش بکا بەسەریان دەستی بە هەموو وەسیلەیەکە گوتووە چەکی هاوردووە ئەسحەی هاوردووە خەڵکی هاوردووە هەموو ڕێگەکانی کردووە شەو خەریتەی داناوە هێزی دابەش کردووە هێزی دەسە ڕاست هێزی دەسە چەپ هێزی لێدەر هێزی ڕمبات ئەو جا دەستی بەش کردووە فەرمووی ئەی خوای گەورە میرۆ ئەوەی دەسەڵاتی من بوو کردم وەکو فەلاحێک گەرمەکەی تۆکە سەوزبوون و سۆزمەکەی بەخواستی سەنگەر کاتمان نەما بێوانە بەڵام ئەگە یەک پرسیاری کورتی لێ بکەم مامۆستا ئەگەڵ بەراوردی بکەین بەو جەنگە کە فورقانە و یەکلای کەرەوەیە بۆ ئێستای مسلمانان چی بکەین بۆ هەڵسانەوەی ئومەت بە شێوەیەکی گشتی ئەگەر بە کورتی پوختی بێ یەکەم ئیتیحاد یەکگرتن واز لەوە بێنی ئەوە زەردە ئەوە ڕەشە ئەوە سوور ئەوە بۆرە ئەوە ڕیشی وایە ئەوە شەڕواڵەکەی وایە ئەوە فڵانی وایە ئەوە لەوە گەڕێ ئەمە یەک وابتغوا إليه الوسيلة جەمع بوون نێت پاکی لەگەڵ خوا ڕاستکردن لەگەڵ خوا ڕاستکە ئەگەر ئیشەکەش و هەڵە بێ خوا خۆی خارێسە ڕێگە ڕاستەکە ئەگەر ڕێگەکەش و هەڵە بێ لەگەڵ ئەوە ڕاست و کە تۆ لە من بۆ توی کەم ئەگەر ڕێگەکەش و هەڵێ ڕاستم کردەوە ڕاستەکاتەوە ماوەستا سەنگەر حاجی عەبدوڵڵا ماوەسایانی لەم تۆرە ماندوومان کرد دەستان خۆش باشباتەوە ئیشان پڕبەرەکەت و ساق و سەلامەت و ڕۆژ و قبوڵ انشاءالله لە دوعای خێر بێ بەشمان مەکەن زۆر سپاس ماوەستا خۆتان پارێزی بەڵێ ڕاستی زۆر سپاس مامۆستا گیان بەخێر بێ بەخێر بێن چاوەکەم خێر بێن عەزیەتمانە زۆر سپاس لەشتا ساوێن بەڕێزان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین مامۆستا سەلات دواتر گوڵستان درێژەی دەبێ و بەرگەکانی دیکە پێشکەش دەکەین لەگەڵتان بەردەوام بین دووبارە سڵاوتان لێ بەبینەرانی خۆشەویست شێف گیان سڵاو لێبێ خەریکە هەنێ لە شتەکانت دێتە بەر بەڵێ بەس شێف خەریکی ئەمە بووی ئەمە چی بووە گرتەوە ئەمە شیرە شیر بۆچی شیر بۆ ناو ئەو سووپە خۆشیەکە تامی خستێکاتەوە تامی خۆشەکات ئەمەیان چی ئەو سوت حاز ئەوە زەڵاتەیە کە بە کاهووە بەس کاهوەکە کۆڵێنراوە بڕین بە حاڵە بەبی کۆڵێنی بخیتە ئاوی گەرمەکە و دەریکەیتەوە هەرەوەنە بەڵێ دوایی بە سۆیا سۆس وە کونجی بیبەری ئەلوان بڕۆکلی و لەگەڵ تۆزە خوێشی پێواکەیت ڕۆبەهناریشی پێواکەیت ناوی تایبەتی هەیە بەڵ هەر بە کاهووی پێڵەن کاهوو بە سۆیا سۆسی پێڵن بەڵام زۆر خۆشەوە
هەموو ئەو مامۆستا ئەوانەی بەکارینە کە سەوزەوات و ئەماڵەتان هەمووی بەسوودن ڤیتامینات لە ڤیتامینات و پرۆتین و ئەوانە وڵات شێف دەست خۆش بێت بە شێف من زۆر تالب بە مینە نیم ئەمە خۆشە ئەمە خۆشە بەڵێ ئەمە دوێنش کردمانەوە بزانم من لێم نەخوات بەڵێ بەس ئەمە لی بخۆ چونکە سامە گێزەری تایە بڕۆکلیتیە و تۆزێکی تیژە بێ بە کونجی بێ کونجیشی تیەکی لەگەڵەیە لە بۆ جوانکاری ئەرێ وەڵات جا زۆر خۆشە بۆ خواردن لاوانە ماوەسەر مشکلەکەی خواردنە ئەو دا و ئەو حەب لە حەبل هەتا ئەیگەێنیتە کۆتایی ئەوە چەتاڵی شێوە شێوە ئەوش ناوی تایبەتی هەیە شێف ئەمە سپاکێتیە هەرگی بە کونجی یعنی هەر کەس لەسەر خواستی خۆی چی تێ دەکاوە بەڵێ توانی بارزی خۆتانی بە تەنیا هەست پاکێتەکە بێ یەک شتی تری تێنەکەی بەڵێ بەس ئەمە شتی باش تێکردەوە میوارەی خۆی قینە ئینشاءالله محەممەد تۆ تالب بەم شتانە هەیە وەڵی ئەوە ناوەڵ ئەوە خەت نەم خواردێ و بەتەماژ نیمە بی بەس بەزەگەر لەبەر خاتری شێف تەمە من تەنها ئەمە دووەم جار بەدەمە بەرنامەیە تۆ زۆرترە دوێنێ جەماعەت یانوت ئەو ئێساش دەرێنەر پێیوتم ئەڵێن هەر ڕۆژێک شێف دیار کە بەرنامە تەواو بوو خۆحافزەی کرد لە چێشتەکەی مەخۆن ئەڵێ لە چێشتەکەی مەخۆ ئیتر نازانم تۆ خۆت دەمێکە لێرەی هیچ سڕوونیەنیەکەیە ناوەڵە نازانم تاکە بختانم بەستەشکیان دەگۆ دەیانگۆ ئەگەر ئەو بەخۆی وەیگووانە بەڵێ ئەگەر شتێکی باش حاضر کەم ئەو بزانن لێرە دەمینێەوە ئەگەر هەر سوپ و ئەوانە بی ئەوە دەڕۆ ئەگەر پەلە بچۆ ماڵە بۆ ناخواردیان داوت بە شوێنێ بە پەلا ئیشەکان بۆ بەڕێکە و بۆی دەرەچم ینی زۆر پێ نادێت گرنگی پێ نایم بەڵام ئەگەر بزانم هیچ شوێنە نەبێت داوت نەبێ خواردنی خۆش نەبێت لە ماڵەوە ناچارم لێرە مێنمەوە خۆ شێف دوو ساعتەکە هەر لێرەی بۆچی لەبەرم خاتری ئەم ئەمەوێ جۆزە قەدی عافێت بزانم شێف برنجەکە نابینم تۆزێکی تر لێرم جارە زووڵێ ئەوانە بە چ ئامادەکردی ڕۆنەکەی ڕۆنەکەمان بەزەیتی کاشۆەوە هیچ بەکارێنم زۆرنی زۆریان بە کاشۆ بەکارێنم و ئەو بیرمانە چی ئەمەش ئەم جۆرە زەڵاتەیەوە ئەم سپاکێتیش بە هەمان شێوە ئەم بەهاراتی ئامین پێڵەن ئێستا ئەوم بەکارێنەوە هەر ڕەنگی چەند جوانەکات زۆر جوانێکە ڕەنگی جا ئەنواع یانزە شێوەی هەیە کامبۆن و ڕەنگی هەیە لی دەزانی سەری دەکەی سەرمەنجەر وەڵی نا هەر بۆ نەوەڵی یەکی لە مشکلانی کە من هەمە محەممەد بەس وابزان هێلکە و ڕۆنەویش بە سەقەتی خۆزگەویش نەزانی بە ئابوونیش ئاو بکەوە هەست من بەهاراتم هەر بە وشکی بینیوە ئەمە مۆدی ڕازەیە ئەمە هی کوردی خۆمانە بڵین خۆماڵیە بەڕاستی کارگی خۆمانە بەڵێ بەنایی ئامینەوە هەمووی فرێشە سەیریکە گەمەشیمانەیە هیوادارین لە کوردستان هەرچی شتمان بەرهەمی ناوخۆیی بێ و زۆرم پێمە بەکارماهێناوە کاشۆ ناخۆیە ئەمەک ناخۆیە شەبەتی خاڵقیکەش هەر ناخۆیە بەڕاستی دەستخۆشییان لەکەین ئێمە بە تایبەت بەهارەتە بەڵە بەڵێ شەبەتی خاڵقی ئێمە ڕۆژانە بەکارێنی خۆین شەبەتی خاڵقین لە نەوەتەکانەوە هەیە هەیە بەرە بە ئیشەڵا شتەکانمان ئامادە بێت دەی باش بەس تخوا با برنجەکە و ڕق نەبێت خە بنکڕەقی تێکەوە ئەوەی بەتەمای لێرە بڵێ ئەگە زانم لێرابی هەمی ئەوەتە یارە زۆرەوە ستافی دەرێنەر و جەماعەتی کامێرەوانە من بینم زۆر خۆشە لەگەڵیان جا حەزەکەم جا تۆش میوانی دەتەوێت شتێکی باش حازر بری ئەمەوێت بە شێف بڵێم شێڤەوە لێرەم تکا شتێکی بەچێ من ئەڕۆمەوە بەس شێفیان سەرێک لێ دەینەوە لە باشایە میوانەکەمان مامۆستا سالار حاجی عەبدولکەریم یاڵانقۆزی کەسایەتی کۆمەڵایەتی لای خەڵکی منتیقەی ئێمەیە زۆر باشە تەمان نزیک یەکین کاک حاجی ژیان بە خێر بێ سەلام وەزاتان خۆشحاڵ بووم یاخاو خێرن حاجی ژیان یاخۆ خێر هاتۆ خێر بن ماشاءالله ئەحواڵێ یاخۆ بە خێر بێ فەرمو قوربان لێ ستایلی جلو و بەرگەکەمان یەکشتە مەهابادیە پیاوی فەقیر یا کوڕی بێکچێت
فرمو حاجي جان علي بدانش يا خا بخير بن كان حاجي بخير بن وزعتان باشن خوشحال بوين أحوال تماشى شكر يا خا بخير بن فهم يا أخوة كوتيان كاك حاجي خلقي يالان قوزا يعني ظلم كرايو إنه فهم يا أخوة يا خا بخير همومان ان شاء الله هر خز من حاجي جان بس إن اگر شاء الله دبینی خەڵکی ناوچەیە لێک نزیچین زیاتر خوێنت زیاتر لەوەیەک دەزولێ واديارة ولا ناوسية مونيت ئەمن لە قسەکردنم بە چێن دەردەچی شوين دار بردي هو شوين دار تعال دورة خستوا کەشفم کرد تعال دورة خستوا روش هو منطقي كوي وبولا حاجی جان وەڵام لە هەولێرە ڕاهاتیمە اي بلا هول نعلم كوي وبولا تاوليرا یاخوا بەخێر وفق بيا أخوة مامۆستا هەر دیزاین و ماشەڵە جلوبەرجی ماشەڵای حاجیان یاخوا بەخێر بێ وفق بيا أخوة کا حاجی یخوا هەمیشە تەمەند درێژ باسانك طبعا مفق محمد دەڵێن ئەو کەسانەی کە تەمەن زۆر کاریگەری وەکو ڕێژەی هەڵچوونی تەمەنیان کاریگەریان لێ نەبێ ئەو کەسانی سەلیقەی جلوبەرگ و سەلیقەی ژیان نەزان ئێستا هەستەکەم کە حاجی لەوەی تەمەنیشی زۆر بێ تەمەن تەمەند درێژبی بە چاو نەبی لا تشميت هەستەکەم موالد لە موالیدا نازان بەس لە تەمەن هەستەکەم 6 ساڵ ببی ورا بروج ناڵم دیار نییە تەمەنەوە کاریگەری هەیە بەتای ماڵێ ماشەڵڵا یاڕەبی تەمەند درێژ بی ڕاستەکەم بەخێر بێ کاک حاجی ولی عەبدولکەریم فەرجاحوتم. یاڵاقۆزی کەسایەتی کۆمەڵاتی خۆشحاڵ بووین کاک حاجی مفق بسپاستك کاک حاجی ئەڵێن جێپەنجەی چاکیشت ینی هەیە لە سوڵحی عەشایریە لەو سوڵحە کۆمەڵایەتیانی کە لە مەنتیقەکان ڕوەدەن باسێکمان لەوە بۆ بکەی لەم سەردەمەیە تا چەند خەڵکێک گەڕێتەوە بۆ کەسایەتیەکان لە کێشە کۆمەڵایەتیەکانە بۆ چارەسەرکردنی بەڵێ پێشەکی زۆر سپاسی ئەم کەناڵاکەم سپاسی جەنابتانەکەم سپاسی بەڕێوەبەرەکەم سپاسی ئەو برادراناکەمە کوشتی کامێرەوەن ئەمە سێهەم جارێکە کە من داوا دەکەن و من باگەکەن بۆ ئێرە بەڕاستی زۆر سپاسانەکەم و دەستخۆشیتان لێکەم جەر وەکو ئەوەی کە ئەتۆڵی بە بیستومانە خواب کاوا بێت باشە بەس منش ئاماژەیەکی بووەکەم کەواتە هەر مەسەریعەک ئەوەی کاڵی من ئەوە سنتەرمان هەیە سنتەر ڕۆشنبیری عەشەتی گۆران لەوێ لە بەشی کۆمەڵایەتیەکەم ماوەی 12 ساڵە 208 سڵحم کردووە خۆم ماشەڵڵا ئیتر ئەنواعی تایە ئەنواعی تایە شتیوای تایە بە کەڵکی باسکردن نایە لەخوا بەزیابێ ئازای من نییە خوا هاوکاری کردوین و کاراسانی بۆ کردوین و کابرا زۆر ئاسی بووە چەندەها جار تەکلیفی لێ کراوە جوابیناتەوە بگرات تووڕە بووە لەخوا بەزیابێکە مەچوین یەکسەر توێدی خۆتان چۆن بڕیارە بن بڕیار بن ڕێک و بۆ ماحەل کردو و چارەسەر کرا لەخوا بەزیابێ بەنسبەت ئێستا شەوەکو ڕەمەزان بەڕاستی ڕەمەزانە و عالەمە ئەبێ ڕووکاتە خوا و ڕووکاتە عیبادەتی خوا و بە هەموو شەوەیە هەموو گەرئی شێکارێ شتێک کەشمان هەبێ جانان حەقی وایە بەڕاستی لە ڕەمەزانە تەرخانی کەین بۆ عیبادەتی خوا بەڵام بەداخەوە ئێستا وای لێ هاتووە ینی لە ڕەمەزانەکەشە بازێکی گوێی پێ نایە ئەوەتە کابرا ئەو برادری گەڕەکی ئێوە بابم گەڕەشیەوە بەڵێ هەولێر بەڵێ ئەو برادری لە هەولێر ئەوە تا دکتۆرە تۆرە پیاوێکی مسەقف و بەحساب بەناو بسن بەڵام ئەو دوو لە ڕووی جەنابتان بەڕاستی من ئەو نەوعانە پیان ناڵم مسەقف پیان ئەڵێم مسەقەت ئەوانە مسەقەتن لە ڕاستیە ئەگینە تۆ دکتۆر بیت شەهادە و خوێنوارێکی وا بەرزێ هەبێ ئەم هەموو شتر خوێندۆتەوانێ لە هەموو بوارەکانە تەمەن خوێنیوتوانێ لەگەڵ چیا لەگەڵ ماڵی خەزورە ماڵی خەزورە شەرعەن خەزور و خەسوو شەرعەن دایکباشی دووە من ڕاست کاک حاجی تا چەند ئەم کێشانە ڕوبەڕووتان بۆ تۆ ئەم جۆرە کێشەی کە ئەم کاک دکتۆرە پەنای بۆ بردووە بەم شێوازە نامرۆڤانە ئەکرا بە گفتوگۆ ئەکرا بە دانیشتن چارەسەر بکرێ ئەم کێشانەتان هاتوتە لە زۆر بەڵێ چارەسەریش کراوە خۆم زیاتر لە 15 بۆ 18 ساڵ تقریبان بەسی پیاکوشتن کە پیا کوژراوە یعنی شتی زۆر ناخۆش و ناڕەحەتی تیاوە بەڕاستی بەڵام وەک ئارزم کردی کە چوین چکە
زلامێ بکوژێ باش وەک لێوی بە دوان بێ وەکو بە پێنج لە بەرەوە و لە خۆ سڵحای بازێکێ بلایە خۆش نییە ئەم سڵحانە بەبەستەکەمەوە بوو ئەو کێشە کۆمەڵایەتی کە نەئەکرا پەنابەرێ بۆ کوشتن ئەکرا بە دانیشتن لە بەڵێ و خێزانی حەل بکرایە مەبەستەکەم ئەو بوو منژەوەت عرزەکەم ئەگەر ئەو یەکسەر پەنا نەباتە پەردون و تیژی و شەڕ و دەمانچە و تەقەکردن دوو پیاو تێگەیەنم لەم لالۆلا دانیشت نییە چارەسەر نەکرێت هەموو شێشەیەک چارەسەریە تەنانەت بۆشن تەلاقدان تەماشاکەەوە لە قورئانە فەرموێن لەم لە ئەگەر شێشەیەکەوتە بینی ژن و مێردێکەوە حاکمێ لەم لا حەکەمە لەولا ینی خزمێک ئەم لای پیاوەکە خزمی لای ئافرەتەکەەوە دانیشن ئەگەنە نەتیجە و هەمووشی حەلەکرد بەڵێ حەزیان تەمان ڕەنگە بەشێک لە خەڵکی حەزیان بەو جۆرە سڵحە نەبی کە لە دیوەخانەکانی هەرێمی کوردستان هەیە بەڵێ کردی بەڵێ بازەکە پێ حەزی لێ باسی زۆر یاسا دەکرێت محکەمە دەکرێت بەڵام لە پاڵ ئەوە بە ئەوە باس بکەین ئێوە چەند هاوکار بووینە کە کێشەکان نەگاتە محکەمە و ڕەنگە ئەوەی کە لە محکەمەیە بە شێوەیەکی دیکەبی ڕەنگە جەنابەت وەک باسی کرد دوو کەس لەولا تێدەگەین و دوو کەسش لەولا ئەوانی کە گەورەن و دنیا دیتەن و ڕیسپینە کێشەکە چارەسەر دەکەن چەند هاوکار بینە لەوەی کێشەکان گەورە نەبن و لە دیوەخانەکان بەو سڵحانە چارەسەر بکرێ وا بکە لە دیوەخانەکە بکرێ باشترە چونکە بۆ بەڵێ هەمومان ئەڵێن یاسا سەروەرە جارێ ئێمە کەسێک کێشەیە چێبێت بۆ نمونە لەو سەرجادەیە دوو جەماعە شەڕەکەن دوو کەس دوو جەماعە دوو بنەماڵە شەڕیانە بێ جارە لە پێشە چێگاتە سەری لە پێشە پۆلیسە جێدەسێت ئەیگرێت و ئەیبا بۆ مەرکەز یعنی ئیفادی وەرگەی نێرە بۆ محکەمەش حاکم بڕیاری خۆی لەسەرەیە کەواتە لە پێشەوە یاسا دەوری خۆی بینی دوای چەند ڕۆژێکە ئەگەر باس کرێت و بیانەوێ ئەم شتە چارەسەرکێ کەسانێکی وا هەبێت بەڵام هەیە خۆی لە خۆیان ئاحترام ناکە بە عشاریشتیوە گاڵتەی پێ بەڕاستی ئەگەر نا شێت بە دوو زەلامی خۆتان ئاسایی بڵێ کاکە شتێکی ئاوها هەیە پێ هەڵە سێ خۆ بەرامبەرەکەشی ئینسانە ئەویش حەزی لە چاکەیە حەزی لە پیاوەتی هەیە حەزی لە خێر هەیە بەڕاستی هەنی ئێمە ڕۆژێک ئەلێرە لەگەڵ کاک دکتۆر کەریم قەرەسەتانی پیاوێکی زۆر بەڕێز و زانایە ماشەڵڵا ئەو قسەی جەنابتێکە وتی ئەو سڵحانی ئێوە بەلاوە باش نییە وتمەڵا کاک دکتۆر قسەکەی تۆ تەواوە بەڵام لەگەڵەوەشان من بەڵگەت پێ ئەڵێم فەرموو شتەکە لە خۆمی ڕوویەوە دوو برادر شەڕێکیان بوو کێشەیەکیان بوو بردویانەوە مەرکەزەکەوانێ یەکیان لەوێ یەک دوو ڕۆژ ئەیان هێن و ئەیان بن دوایی بە کەفارە بەڵابێ ئەم برادری کە بەحساب لێ درابوو وەلو لیانەکەشی وانە بووە لێ درابوو ئەیود ئیلا ئەبێمە دوو شەریکە هەر سزنیکە کاکیەوە دوو شەو سزن وە لە پێشوانە دەوەرە ئینکارمە بە پیاوی چاوە وەرە باڕێکەین کاکە دەستی ماجەکەین چی ئەڵێ بەسەر چاو بۆ دەکەین ئەگەر سزای کاکە سزایین بۆت وتی هیچ شتێکم نایە بەس ئەوە دوو شەو بێ سزن بێ کابراش تۆزێ ئینکار بوو عەسەبیش بوو سوێنی خواردبوو وتبووی یەک شەی کە بژیرەمەی کوژم لێ هەرچەنگە دەوری دوو مانگ ئێمە بەم شوێ مەحتەلمان کرد کابرا ئەمە قەبزیە بوو شکاتێکی لێ کردوانێ دەی لەوە دوا ڕۆژە کەوتووە کەمینێکەوە مەفرەزەیەکەوە کابرای تاواندا تامەکە کەوتە مەفرەزەکەەوە ئەمە قەبزی هەیە ئەیبەنەوە بۆ مەرکەزەکەی خۆی لەوێ سزن بوو دوو شەو سزن بوو مڕواکە بۆ ڕۆژی دوایی بەر بوو ئاسرەی کابرای کوشت هێ باشە بە قسەی کردی نایە باش نەبوو دوایش هەر شێژەگار ئێمەمە حەل کردوانە ئەوتمان باشە لە پاش باران کەف نەک کاکە ئێمە ئەوڵزار چیمان پێوتی ئێمە لێ پاڕێنەوە ئێمە شتێکی وا بێ ئەچین بۆ لای وەکو تەبایی وەکو خزمەتی وەکو ئەشاعری ئێتر بە قسەی خۆش بە جوانی لێ دەپاڕێنەوە کاکە خۆ ئێمە زۆرمان لە کەس نییە بەڵام بەداخەوە بازەکەی ئینکار و ئاوا تووشی شێشابێت با لە کێشەکان دەرچین لایەنە ئیجابیەکانیش ینی تا چەند ڕۆڵتانە بووە لە مەسەلەن جوانکردنی ئەو پەیوەندیانەی کە پێویستە برەوی پێ بدرێ مەسەلەن ژن خواستنە کەسێکە مەسەلەن ئێوێ ژن بخوازێ پەنا بۆ ئێوە بە کەسەکاڵێ من نایدەم ئەم بوعدەش حەلی ئەو شتانەشتان کردووە ئایتاوە هەر زۆریش بەسەوە لەوە یەکەم
بەڵێ لەو ژنی یەکەم بۆ دووەم ئەوانە نییە قوربان هەموو ناوایشتیە هەموو ناوایشتیە تایەتی تەلاقی شیاوە تەقەشی لێ کردووە دوای تەلاقانەکەش کێشیان دروست کردووە دوایی تەنانەت شتێکی ئاوها وێستەوە نازان کەس نازانن باسی چیەکەم بۆیە باسێک هاگیرە من ئەوە هەمووی ئامانەتە لە لام ناوی کەسێک چەند تەکلیفیان لێ کردبوو کە تەقەی لێ کردبوو دوایی تەمەەن شکاتیان لێ کردبوو ژیرا بوو دەوری ماویە زیاتر ژیرا بوو وتی تۆ تەکلیفمان کۆ لە چێ و لە چێوە ئەڵێ جواب نانە با قانون بیکەم برادرە پیاکی زۆر پیاوانە و ڕێکوپێک ڕۆژێکا بوو ماڵمان شتێکی ئەو هەیە وتم چێ وتین فڵان کەس وتم نازانم کامەیە دەیدەی کە باسێکی کە عینوانەکەی یامێ ناسیم ناسیم تەلەفۆنێکم بۆ کردن خاڵ ناگوتی وەڵی ئەوەنگە بە خەڵکییان وتووە ئەوەنگە کەس هاتووە لەوانە دەپۆ ساتبێت تا ئێستا هیچ بەڵام مادەم بە توان وتووە خۆچۆم ڕیارەی بێ وتم تۆ ئەو تەلاقییاوە تازە کێشیان نەماوە هیچ مشکلەیەکتان نەماوە تازەەوە مانگێکی سزنی کردووە ئیتر بە حەق خۆی گوتۆ باش بەشی خزماتیکەی تا بێتەوە مناڵتان لەبەی نایە هیچ نەبێ ئەوان خاڵی مناڵەکەن مامی مناڵەکەن ئێوە باپیری مناڵەکەن بە ئەو کێشەیە شتێکە لە بینە هەبێکن دوای لە ڕوو بە قسە بکە بێکم ئەوە چی بکەم وتم چۆن لێی خۆش بە تی بەسەر چا یا سەر بۆ بیانی چون لێی خۆش بوو بۆ نیۆڕۆکەی من خۆم تەلەفۆنم نەکرد برای کوڕە گیراوەکە من نایناسم نامناسی بەڕاستی تەلەفۆنی بۆ کردم و من پلان کەسم و برای پلان کەسم و سەر چاوتیە زۆر مەمنونم بەڕاستی ئەوە فڵان کەس ها ئەڵێ پێم وتومە ئەوە چۆن هاتی وتی وڵی بەلایش کوردستان هەر ئەو قسەکەی ئاوایکە بەلایش کوردستانتان بووتایە وەڵاهی تەنەزلم وە ناکردن بەس مادەم بە کەک حاجیتان وتووە یەکسەرەوە بیانی هاتموتیەوە ئێستا بەر بووە لە ماڵی شوکم براکەم لە ماڵی حاجیان ئەو خەڵکەی کە لە مەزلیسێکدا دنیشین سوڵحیان لەوە دەکەن چەندە پابندی ئەو سوڵحان یان شتێکتان هەیە کە بنووسین بینووسن یعنی کەسێک کە سوڵحێکت دوی کرد دواتر نەسی گرفتەکە دووبارە بکاتەوە و سەر هەڵبداتەوە بەڵێ فۆرمان هەیە فۆرمی ڕسمیمان هەیە ئێمە ئەرزم کرد ئێمە سنتەری ڕۆشنبیری ئەشتەتی گۆران لە 2007 دامەزرا و کراوەتەوە ینی مۆڵەتی ڕسمیمان هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی بوومان هەیە سۆڵ بکەین نوسخەیەکە بێ بنێرین بۆ محافەزە جەماعەتێ کێشیان هەیە ئەو جەماعەتە و جەماعەتە 5 کەس لەولا 5 کەس لەولا کە گەیشتنە نەتیجە بەستەمان نابێ دایانیشێنی بەرەڕوویەک قسەیان لەگەڵا بکەیت چونکە لەسەر ڕۆژ کێشەمان بەسەر هاتووە و کە پەلامار یەکیان هاتووە بوو دەرسمان لێ وەرگرتووە کە دانیشتن هەردوو لا تەواو وەک هێلکە پاکێکی هیچ کێشەیەکیان نەما ئەو سات بیانێنە دانیشێنە بەیەکەوانێ کە بێن هەردوو لا وا دانیشن بێکە وەکو لەوە پێشی شێڕووی نابێت ئەبێ و بەڵێنیان لێ وەرگری ئەژینێ یەکێ قسێ بکە ئەویکە جواباتەوە کێشە ئەجا پێز لەولا فۆرممان هەیە فۆرمی سڵح و ئاشتەوایی ناوی 5 کەس دەنووسین لەملا 5 کەس پیان ئیمزاکەین وەکو شایەتێکەوە ئەم کێشەیە بە سەرپەرشتی فڵان کەس و فڵان کەس و شایەتی ئەمانە کۆتایی پیاتوە چەندە ڕێزگرتن هەیە لەو مەسەنە کەسێک کە وعدیدا ئەو کێشەکە چارەسەر بوو بۆ دواتر تا ئێستا ئەوەیەوە عەرزم کردی 12 ساڵە 208 سەڵحم کردووە تا ئێستا نەگەڕاوی درۆ سەر شتێکە پشتمان نەبێت ئەبێ وا بڵێنەکان لێ وەرگری دەتی کابراوتی وا گوێ ئاویان دابی کە دوای جاریکەی شخصەنەکە بڕست کە قسەیکرد جاکواریشمەنێک ئەجا شتێکی خۆش ئەوەی باست کرد کە بچێ ناوسڵحەکەی پێکهێنە پرژێن و لێک بدەن دوو لە ڕووی جەنابەت ئەوەی حاجی یادگار هەیە لە تەمسیلەکە قوربان یادی حاجیگار یادی حاجیگار ئەوەی بەخۆی ناوی حاجی یادگارە بەڵام پێڵێ یادی حاجیگار هاتچۆ بینی ئەو چەند کەسەی کە گرفتیان هەبوو گۆپارێکیان لێدا گوتی حاجی چ بوو گوتی وڵا ئەسکوردم شکایە دوو لە ڕووی جەنابەت جاروێ ڕەنگە لەو بینەش ئەوانەی کە سوڵحەکەی دەکەن تووشی گرفت ببن قسەشمان پیاڵەن جانی وایە بەڵام تۆ کە هەر سای بە شتێک لەبەر ئەوە ئەم ئیشەی ئەمە خۆشە بەڕاستی یەکەم خوا پێی خۆشە خوا فەرمانی پێکردوین بینی دوو کەس دوو بنەماڵە دوو ئەشت تەنانەت دوو حکومەت ئەوانەی قسەیان وەرەگیرێ کە شتێکە بێت
بکەونە بینیانەوانێ زوو شەشەکان بۆ چارەسەر بکەن و بۆیان حەلکەن. زۆر باشە. حاجی گیان ئەڵەن شعرێکیشت هەیە شعرەکەت باسی چیەکە چی لە خۆ گرتووە شعرە نووسی بەڵێ بەڵێ ینی شاعریشی ماشەڵڵا قوربان 39 کتێبم نووسیوە ماشاءالله ئەمە لە چلەمام ئێستا سەلامەت ڕەنگین سە لە کتێبی چلهەمام تا تۆ عینەکەتینەکەی پرسیاری وەڵامی ئەمەشم بیتەوە ماشەڵڵا ئەو سەرروجامانێت نەوعێکە من نەمدیوە ئەمە ستایل و تایبەتی خۆتە بۆت کراوە یان هەیە لە بازار قوربان هەیە چۆن نییە ئەوە لە ئایدڵ ئەو خزمانی هەولێر هەیە ئەو بەڵێ یعنی لەوێ هەیە بەڵێ بەڵێ تایبەتە بە شوێنێک نانا هەرێ ئاتیادی هەیە منەوە لە بازار کڕیم نەمە بەستم ئەوە نییە حاجی گیان ئێستا لەکنە خۆمان مەسەرەن ئەوەی کە دەشتی هەولێرە جەمەدانەکەی بە نەوعک دەبەست بەڵێ بەڵێ ڕاستە ینی ئەوەی کە خۆشناوەتێ بە نەوعشکە دەیبستی ئەو جۆرەمان هەیە منتیقی برا دۆست و هەرچی و ئەوانە جۆریشکە حاجی تۆ دایم هەر ئاوای بەستیان بۆ پرۆگرامەکە ئەم ستایلە من لە ساڵی حەفتاوە من جامانە بەستمەوە وەڵازەکە کێشەیەکەوی حازی بەو ماشەڵڵە ستایلەوە بێ حەقنی قسەیڕە بکرێتەوە تاکی ئەبێ هەروابی نجایتر ینی پێم ئەوێ ئێستا بەسەی ڕوود بەڕاستی بڕۆمە بازارە بڕۆمەشوێن حاجیان شعرەکەمان باسی چیەکە وەڵا ئەمە شعرەکە دووسێ دانەیەکە وتت چلەمین کتێبتە هەر شعرن کتێب بڵێ ناناوە دەوری حەوت بەرگیان تقریبان هەموو یادەوەریە ئەوەی لە ساڵی شەستەوانێ و پێش هەستیشەوەکە بە چای خۆم چیم بینی و باسم کردووە حاڵەتی کوردەواریتەوە ئیشی ناونیشانەکانی چین حاجی ئیش و کاری دەرەوە نەماوەنەیکەم لە مناڵیەوانێ تر بە هەموو جۆرەکان ئیشوکاری دەرەوە کردووە بە هەوی زانیومە هەمووی لە بیرمە باسم کردووە جان لە ساڵی هەفتاشەوە مفاکەرەم هەبوو ئەو ڕۆژە لە کوێ بووم ڕۆژەکان نووسیومەتەوە بە تاریخەوانێ ئەنجا هەمووی هاتوون بە ڕسمیشەوە بۆ نمونە باسی فەلاحەتی و زەراعەت و ئەو شتانەیە هەر هەمووی بەوردی باسم کردووە ڕسمەکەشم بۆ داناوە بۆ نمونە خەڵک فەقیر بوو جاران هەبوو عیب نەبێ ماڵێک کەرێکی هەبوو بڕوا بکە لێ جووتی پێکرد ماڵی دراوسەکەیکە گایکی هەبوو ماڵی ئەو ماڵە کەرەکە و گاکەیان تێگەخست بە هەردووشان ئەوە بە جووتەکە جووتان پێکرد ماڵێک ئەگەر دوو گای هەبووایە ئەوە وەزی باش بوو دەوڵەمەند ئەگەر جووتی هەسری بووایە ئەو هەر زۆر دەوڵەمەند بوو لێ ئەنجا ڕسمی جووتەکانم هێناوە ڕسمی تەنانە هەوژارەکە ڕسمی هەوژارەکەم کردووە یەک جووتیار کە زەویە چێڵێ بە خۆی و بە هەوژارەکە و بە هەردوو گاکەیەوانێ چەند پارچە بێ باشە بەڕێیەوە من هەوجارم نەدیوە محەممەد وەڵی بەس لە ڕسم شتیوا دیتم ینی 48 پارچێ 48 پارچە لێک دەکرێت یەک پارچەی نوقستان بێت ئیشەکە ناڕوە هیچ ناکە گوێ لێە هەر هەمووشی لەدار دروستکراوە ئەو هەوجارەکە بەس نەکەی نەبێت گاستنەکەی لەبێ ئەوەی بناسنە گاستنەکەی لە ژێرەوە کە هەمووی دارە هەر هەمووشی کوردەواری خۆمان باو باپیرانی هەمومان کوردەواری خۆمان دروستیان کردووە بۆ ژیان و فەلاحەتی و ژیانی ڕۆژانی خۆیان حاجیان شعرەکەمان بۆ بخوێنیتەوە زۆر ماوە نازانم وەڵا وتیان کات کەم ماوە زامن چەندێکی بۆ بخۆمەوە وەڵای تر ئەمە هی سایشێکی پێغەمبەر سەڵەڵەهو بۆ بخۆمەوە جارێ بەڵێ خۆشەویستم ئەی موحەممەد تۆ ڕابەرمی لە هەر دەریا پێشەوامان تۆ گەوهەرمی تۆ ڕووناکی هەموو دەریا و گشت بەندەری لە دوا ڕۆژدا هەم بۆ گەلی خۆ تۆ سێبەری گوڵی باغی کردگاری هەڵناوەری لە بۆ گشتمان لە ڕێی تۆیە بەختاوەری خۆشەویستی تاجی سەری تۆ سەروەری چرای گەشتکی شوەر و گەشتداوەری داری بڕوات لە کوردستان جوانەبەری
لە ڕێیخوادا زۆرت دیوە دەردا سەری لە ئازار و لە ستەم و دەربادەری کە تۆ هاتی زۆر دەرچاوی چووە پشتی سەری کە تۆیاندی پایە بەرزی پێغەمبەری بۆ هەژاران پشتیوانی کۆڵ نەدەری خۆڕاگەری خاوەن و ڕێزی فەرماندەری بۆ بتنەمان هەر بمێنێ بیراوەری هەم ئەمین و ڕەوشت بەرز و بەهراوەری ئەتۆ ڕاستی لە ڕێ قورئان حەق پەروەری ئیتر گەورەم تۆ سەرداری تۆ ناوداری ئیتر گەورەم تۆ سەرداری تۆ ناوداری خۆشەویستی خودایی تاک و کردگاری ڕستەی وشەم هەرچەند پڕ بێت لە جوانکاری ڕستەی وشەم هەرچەند پڕ بێت لە جوانکاری چۆن بە ئێمە وەسف دەکرێ بۆ نازداری چۆن بە ئێمە وەسف دەکرێ بۆ نازداری سلام علیکم ئەی دەستەکان خۆش دەنگێ نازی ژیان وەڵای حاجی وەمزانی هەر ئەی خوێنێتەوە شارەکە ینی ئەم بەهرەی زۆرە ئەرێواڵە دەنگیشە خۆشە حاجی گیان سپاسێک منایتەوە نیعمەتی خۆیش وەڵا برانی عەمەتی خوایە مەجال لە بێ ئەو خوێنینەوە مەجالمەوە ئارێوەڵە بە بیخوێنێتەوە ماوە باش ئەمە بەسەر ناوی پێغەمبەرەکانە هەمیان ئینشەڵڵا بەڵێ دەوری 23 دانەیەکە چۆن ئەڵێ ئاماژەیەک بە ناوەکانیانە بەڵێ فەرموو یارب بۆ خاتر حەزرەتی ئادەم باوکی گشت مرۆڤ لە دنیا سەرجەم اینجا بۆ خاتی دایکە حەوامان کرد بە دایکی گشت ئادەمیەکان حەزرەتی ئیدریس ئەو پێغەمبەر بوو لە سەردەمی خۆی یەکەم دیندار بوو حەزرەتی قابس مۆڵەتی وەرگرت هات بۆ لای ئیدریس بە ڕێز و عیزەت ئەی حەزرەتی نوح کە ئەولوالعەزمە باوکی دووهەمی گشتی ئادەمە 950 ساڵ بانگەوازی کرد بە ڕۆژ و بە شەو خەڵکی بانگ دەکرد جا حەزرەتی هود ئەو پێغەمبەر بوو توانای قەومەکەی ئەو لە عەقڵ بەدەر بوو حەزرەتی ساڵح خاوەنی حوشتر قەومەکەی کوشتیان حوشتر بە شمشێر دوای بەچکەی کەوتن لەم لابوو ئەو لە بەچکەکەی ڕای کرد چووە ناوسکی داپیرە چونکە ئەو حوشتری خوا بوو بە فەرمانی خوا لە ناو بەردا بوو موعجزەی ساڵح کە ئەو بەردە بوو بەردەکە شەق بوو حوشتر کە دەرچوو بۆیە بەچکەکەی خێرا ڕای کردبوو چووە ناو بەردەکە چونکە نەنشی بوو خێرا چووە ناو سکی بەردەکە بوو بە بەردی هەردەکە ئەو ئیبراهیمەی خەلیل اللهە نەمرود ئاگری بۆی هێنایەکایە کە بیسووتێنێت لە تۆڵەی بتیان خدا ڕزگاری کرد لە دەست کافران خوا فەرمووی ئاگەر سارد بە نەیدەیبیم هیچ گەرمت نەبێ لە بۆ ئیبراهیم ئەو ئیسماعیلەی زەبیح اللهە ژیانی خۆی بەخشی بە ئەو ئەڵڵایە یان ئەو ئیسحاقەی کوڕی ئیبراهیم یان حەزرەتی لوت برازای ئیبراهیم حەزرەتی یاقوب چاوی شوێر بوو بۆ خۆشەویستی یۆسفی ون بوو حەزرەتی یۆسف دوای دەردی سەری بووە پێغەمبەر و هەم عەزیزی میسری
حەزرەتی شوعەیب بە خەزووری موسا هەدیەی موسای کرد بە یەک دار ئاسا ئەو دار ئاسایە کە بوو بەمارێ فرعون لە کورسی خۆی کەوتە خوارێ حەزرەتی یونس خاوەنی ماسی لەسکی ماسیدا ماوە بە برسی داود کە یادی خودای کردەوە شاخ و باڵندا بۆی دەسەندەوە دەنگخۆشی داوت دیار و مەشهورە لە شەوی تاریک چرای پڕنورە سولەیمان کوڕی حەزرەتی داوت لە جیاتی باوکی ڕئاسەتیە کرد تێدەگەی لە دەنگ هەموو گیانداران کۆی دەکردەوە وەک فەرمانبەران حەزرەتی ئەلیاس ئەو پیاوە چاکە بوو بۆ ماوەی 8 ساڵ خواردنی گیا بوو حەزرەت زەکەریا کاتێک گەڕای کەڕای کرد لە ناو دارەکە دوو پارچەیان کرد حەزرەتی یەحیا کوڕی زەکەریا کافران سەریان لە لاشەی کردجیا زولکفل کەوا پێغەمبەر خوا بوو پیاوێکی سڵح و ئەو پیاوێکی ساڵح لە ئۆمەتی بوو حەزرەتی موسا ئەوەل عەزمە لەگەڵ خوا قسەی کرد ئەو خۆشەویستمە حەزرەتی عیسای کوڕی مەریەمە دێتەوە سەر زەوی ڕۆژێ لەو دەما حەزرەتی ئەیۆب خاوەنی سەبر کرمی بەدەنی دەرنەدەکرد محەممەد المستەفا نەبی عالەمە بۆ هەموو کەسێک بۆ هەموو دەمە خوایە شفاعەتی مانگرێتەوە وە ڕۆژی ڕووناک دامانگرێتەوە خوایە بۆ خاتری پێغەمبەرانت سربەرزمان بکەی لە دنیا و دینت من عەبدولکەریم بەندەی کەریمم داوای شفاعەت بۆ مزنەبینم 23/6/2002 ئەوەم نووسیوە حاجیان کاتمان هیچ نەما ئەگەر پرسیار وشتت کە زۆر بوو لەگەڵ تۆیە هیچ کات ینی کاتمان نەما کات نەبێەوە چار نییە کاک حاجی دەرفەتی دیکە ئینشاڵڵا لە خزمەتی دەبین حاجی جان حاجیما دووبا بەخێر بێت بە زمانی بە ڕۆژوو بوون یخوا بەخێر بێن بە ڕۆژوونین شکور باشە وەرزەکەی الحەمدولله وەرزێکی خۆش و ڕەمەزانێکی خۆش و سپاسانەکەم بەخێر بێن زۆر سپاس بەخێر بێن ڕێزمانەیە سەرچاوەکەم سەلامەت بەخێر بێن محەممەد تەوەرێکمان مایە تەمان بەڵێ تەوەرەمان پەیوەستە بە خێزان بەڵێ پێشڕە و ڕاوێژکاری خێزانی لەگەڵمان دەبێت خێزانی تەوان ئێستا پەیوەست بەو بابەتەی کاک حاجی ینی کۆمەڵگەی کوردی پێویستی بەم شێوازە مامەڵەکردنە هەیە بەداخەوە ینی کۆمەڵگە بە خێرایی ینی کرایەوە بەڕووی عەولەمەیە دوو جیل دێنە پێش ینی ناتەبان بە کولتوری خۆمان ینی بەداخەوە بۆیە پێویستمان جارێکی تر بە ئەبدەیتی لایەنە کۆمەڵایەتیەکە هەیە لایەنە خێزانێکە جارێکی تر ئەندامانی خێزان ئێستا بەهۆی تەکنەلۆژیاوە هەر یەکە و لە ژووری خۆیەتی و دابڕاوە لە خێزانەکە ئەبێ جارێکی تر خێزان بینینەوە ناو ئەندامانی خێزان بینینەوە ناو خێزان ئەمەش بە هەوڵی ئەم جۆرە لەم سپۆڕیانە ڕاستە وانە گفتگوی لەگەڵ دەکەیەوە ینی ئەلحەمدوللا و لایەنە کۆمەڵایەتی چۆنە هەم ئەوەی کە حاجی باسی کرد ئێستا دیوەخانی زۆر هەیە تەبعاً نابێ ڕۆڵی یاسا نادی دەبژێرێ یاسا لە شوێنی خۆی بەڵام هەندێک حاڵەتەیە مامۆستا سالار کە هەندێک کەسەیە ڕەنگە ئەو شتێک کە یاسا دایدەنێ پێی هەزم نەکرێ پێی قوبوڵ نەکرێ بەڵام کە هەندێک کەسی خانەدان و خاوەن پێگە دەچنە نێو هەندێک کێشەی کۆمەڵایەتی ڕەنگە بە یاسا چارەسەر نەبێت کەواتە هەردووچیان
بە ئاڕاستەی یەکتر بەڵێم تەواوکەری یەکترن و دواتر دەبێ ئەم جۆرە کەسانەز ڕێژ دێگیراو بن و زۆر جاری شەی قسەیان ڕەت ناکرێتەوە ئەمەش جێی خۆی دەگرێ بە دکتۆر پێشڕەو بابانجکێ دکتۆرگیان فەرموو خير بين عليكم السلام ورحمة الله خير بين کاک دکتۆر خێر بە یاخوا فەرموو قوربان سلام بنار دكتور جامع خير بين يا مساء ساعتكم خير بين سلامتك لقل روجوي مانجي رمضان الحمد لله وشكر سپاس بداري خوي باسە کەمان باز لە دەرفەتێک بۆ پێکەوەبوون و ئاسوودەیی خێزانیە کاک دکتۆر پەیوەست بە مانگی ڕەمەزان لە هەم بەهۆی سفرەی پارشێ و هەم بەهۆی سفرەی بەربانک جارێک تر خێزانەکان ئەبدەیتی ئەم پێکەوە ژیان و ئاسوودەیە دروست دەکاتەوە تا چەند ئەمە بکەینە دەرفەت بۆ مانگەکانی دیکەش زۆر تەواوە بەناوی خی گەورە مێرەبان سپاس وستایش بەخوای گەورە کە ئەم دەرفەتە یاین بتوانین لێرە گفتوگۆ و گەنگەشێن بابەتە بکەین تەمەناکەین خی گەورە نزاخوازین ڕۆژ و تاعات و عیبادەتی هەم بەڕێستان و بینەرانی ئازیزش قۆڵ فەرمی یا رب العالمین بابەتێکی زۆر جوانە لە ڕەمەزان مەدرسەیەکە خێزانەکان فێرەکات بۆی ئەگەر 11 مانگە تۆ دوور کەوتویتەوە وەرە نزیک بەرەوە فێرمانەکە یەکەم تایبەتمەندی ئەوەی کە جەنابەت باست کرد هاوتەری بوونی کات لەناو خێزانە چونکە خێزان کاتیان بۆ یەکتر کەمە دانانیشن لەسەر سفرەکان بۆیە علمیەن ئەگەر بەلانی کەم ئەبێ لە خێزانە هیچ نەبێ لە 24 کاتژمێرە ژەمێکی هەبێ تاوەکو پێکەوە لە دەوری سفرەیە کۆ ببنەوە جوانە ئیلا ئەبێ دانێکیان نەبێ ڕەمەزان دوانمان بۆ ئەکا تایبەتمەندیەکمانەیە تێ پێمانە فەرمێ وەرە لە پارشێوە بەرەکەتت بۆ بارێنم وەرە ئاشتەواییت بۆ بارێنم وەرە ئەو مێرەبانیە جوانت بۆ ئەبارێنم پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم دائما لەم کاتە بینیوە باشترین کاتە بۆ ئاوێزانبوونی خۆشەویستی بینی خێزانەکان حتا ئەمەی کردو بە پیشەیەک لە دوای ڕەمەزانیش تێبینی فەرموو کاتێ بانگی بەیانی ئەدرێ لە فەرمودەیەکی نازارە فەرمێ پێغەمبەری نازارە فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە بانگی بەیانی بووە دوو ڕکعات نوێژی سونەتی پێشنوێژی بەیانەکەی کردووە هەندێک جار وا تەسەور کراوە تۆ بڵێ سوڕەی فاتیحای تا خوێند بێ ئەو نە کورتخایەن بووە دوای ئەوە ڕۆشتووەتەوە لەگەڵ خێزانەکانیە گفتوگۆیەکی پڕ لە محەبەت و خۆشەویستی ئاوێزانی یەکتر بوون ماشاءڵڵا ینی گفتوگۆیەک بووە کە ڕوبەری هاوبەشی تا دروست کردوون نەقسەکردن بێ لەسەر ژیانیان نەقسەکردنێک بۆ لەسەر شتێک بۆ کە تایبەتمەندیەک بوو بێ و ئێمە لە خات و عایشەوە ببورن زۆرێک لە ژیان و فەرمودەمان لە خات و عایشە وەرگرتووە بریتی بۆ لەم جۆرە گفتوگۆیانە ئەفەرمێ ئەگەر خێزانەکانی خەوت بێتن دەستی ڕاستی ڕاکێشاوە و سەری مبارەکی خستۆتە سەر باڵی خێزانی تا بیلال بانگی کردووە دەستپێکی پارشێ بەمە دەستپێکی کردووە دەستپێکی سەحەر بەمە کردوێتی تایبەتمەندێکی تری جوانمانەیە تێ بۆ هاوتەری بوونی کات خێزانەکان ئێستا لەگەڵ وابەستە نین بە بانگەوە بۆ ڕۆشتەوە ماڵەوە ڕێک نەمەڵ و یاسایەکمانایەتە کە غروب بوو خۆر ئاوابوون بوو ئۆتۆماتیکیان هەمومانەچینەوە بەرە ماڵ یعنی وەجعلنا اللەیل لیباسا بڕۆ لەگەڵ خێزانە کاتی خێزان و ماڵ و بناڵە بۆی هەمومان لە ئێوارەی لێهات نزیکە بینەوە لە دەوری سفرەکە لەگەڵ خۆر ئاوابوون و بانگە لەگەڵ بانگە کۆتایی هێنین بە ئیشوکاری ڕۆژمان یینەوە ماڵەوە تێکەڵبوونێکی تر ئاوێتەبوونێکی تر ئەگەر پێشتر دوور بوو بێتین ئێستا فێرمانە کات بن بە خێزانەکانتان و نزیک ببنەوە جوانە هەر لە مەغریبەوە واز ناکەی دکتۆر ینی بەشێکی زۆرمان دوورین لەم جوزئیاتانەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مامەڵە خێزانەکانە ئەگەر قسێک بکەم مەترسم ناخۆش بێ هەستەکەم ئێمە بە عورف زاڵ بۆ بەسەرمانە و کردومانە بە دین بەسەر خۆمانە واتە سەورەکەین دینە
ئاگامان لە حیاتە جوانەکەی نازدار نییە یەک پارچە چونکە بۆی ئەڵم ئاوە جۆرێک بە ڕاهای قسە بکەم زۆر بەمان هەستەکەی لە ژیانی پەروەردەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مامەڵەیەکی زۆر عەجیب و زۆر ناسکانە زۆر یعنی بۆچی بۆم قسەی بۆ من ئێستا بۆ دوای 1446 ساڵ بنەمە قسەی بکەم جۆرێک ئاساییە ئەزانی بە زۆرە بێنە پێشەوە پێغەمبەری نازار صلی الله علیه و سلم ئەوا مامەڵەی کردووە بۆ ئەم مامەڵەی کردووە بۆی من و تۆ بیکەین هیچ خۆی قودوە بووە لە ترۆ بکا بووە وإنك لعلى خلق عظيم بوا فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك لتروب كابوا بلام بويت من بيكم ويورا تو أم كار جوانا نبكى ورا فرموديكي تر لخدمة أنا با كنقشيكي تريبكي للرمزان أزاني بيغمر خاصة صلى الله عليه وسلم فيري تشيتر معناك واز لمن واز لتو بينا توي چونکە لە ژیانی خێزانە دائیمە بیر لەوەکەینەوە بەرامبەرەکانمان لۆماکەین هاوسەرەکەم لۆماکەم ژنەکە مێردەکەی لۆماکە مێردەکە خێزانەکەی لۆماکە سەرزەنیشتێکە گلەیی لێ ئەکا تەحویلی ئەمە بکە بیکە بە خۆت خەریکی خۆت بە خۆتت گۆڕیە و گۆڕاوە جوان بۆ ئەفەرمێ ئەگەر شتێک بوو سێرم دەستەواژەی فێرمانەکە ئینی صائم يعني منم داخلي مشاعري خومة بم كاتك كأميشتك بتوبلم نعلم توات كر تو أماناكي تواكي چونك همو تو يك ركبيته هجومه يتبرجري كردن كهذا برجري كردن تكشكنري بيوندي كتكشكا أكيد تبير لو عقلي لا شعوري ولا شعوري إيش لسروكا شون جوابي بو من حاضر كولا من بعده والله ما يقول من داخلي مشاعري خون بوم من زورم بيخوشك توابكي بوها إني صائم نعلم تواتكر ألم من بالرجوم دفير بم أو منم كاتك ألم حزكم أزاين تو جوبو من ناقري تو أوشتك هلا يخود ببسهر أو قصيكي أي جيته سر أو يبدي فعل أخويك بمشي ما مالك إيه قرب لهم أزاني من زور حزكم كتو جوم ليقري داخلي لا شعوري خون بوم أبيش هنا كاتوية بالرحابي صدروا روحي كاتو كاك دكتور كواتا أو بيكي بيونك لرمضان هي أو عند خروز نية رنگە پێشی ڕەمەزان بەهۆی مەشغەڵەت و بەهۆی ئیش و کار و نەتوانین بەو شێوەیە کۆ ببینەوە دەفەرموو ئێستا ڕەمەزانە و دەتوانین هەم پاشێو بێکۆ بکەین هەم بەربانجیش بکەین کەواتە پرسیارەکە ئەوەیە چۆن بتوانین ئەو پێکەوەی بوونە ئەگەر بەو شێوەی ڕەمەزانیش نەبێ بەردەوامی پێ بدەین دوشتمان پێویستە یەکەمینیان ڕەمەزان فێری شتێکی ترمەکە وزەیەکم ئەیاتێ بۆی بۆ دواتر بەرگە بگرم هەماهەنگی معنەوی مەیاتێ یعنی لە ڕووی ڕۆحیەوە ئیحساسەکەمی یەکبوونێکی تر لەگەڵ خێزانە دروسە بێ بە نوێشکردنەکانمان بە دوعاکردنەکانمان بە قورئان خوێندنەکانمان پێمانە فەرمووی نزیکیش بنەوە لە دانیشتەکانتان نزیکیش ببنەوە چونکە بۆ دوعامان هەوڵ ئیش لەسەرەوە دوعاکەین قورئانە خوێنین حاڵەتی ڕۆحیمان بەرز نابێتەوە لە ڕەمەزان هەموومان چ لە خانمان چ لە پیاوان دەوەرە ئەم شتەش تەحویل کە بۆ دانیشتەکانمان بۆ قسەکانمان با قسەکانیشمان هاوتەری بکەین ئەمەمان کرد سیدانە ڕۆژ لەسەر هەر کارێک بووین ببورن لە ڕووی دەرووناسیەوەڵێ ئەگەر 21 ڕۆژ تا 30 ڕۆژ لەسەر ڕەفتارێک بەمەوێ کار بکەم جێبەجێ ئەبێ هەتا لە شوێنی کاوتومە بۆ خوای تەعالا 30 ڕۆژی داناوە دە ڕۆژی یەکەم بۆ گۆڕینی خووە خراپەکەیە دە ڕۆژی دووەم کە ئێستا لە ناوێن بۆ هێنانی نەریتێکی جوانە بۆی تێکشکێنەری ڕۆتینەکانی پێشووبانە ئەبێ بیشکێنینەوەوانە نەریتێکی جوانێنینە ناوە دە ڕۆژی سێم جێگیربوونی ئەم نەریتێک هێناومانەتە ناوە ئێمە لە ڕەمەزان فێری ئەمەمەکە ئێکەواتە من نەریتێکەمە بووە لەگەڵ خێزانمان نەبووم لەگەڵ خانەوادەمان نەبووم نەریتێکی خراپە چونکە بۆشایی خێر بۆشایی سۆزداری دروستە بێ بۆشایی خۆشەویستی دروستە بێ حتا هەندێک جار قسەیەکمانەیە ئەڵێن ئێمە لە زۆر کار لە کەیسەکان نایبینین ئەڵێن جیابوونەوەی سۆزداری دروست بووە بە عەرەبیەکەی تەلاقی عاتفی دروست بووە ڕاستە لە ژێرێک سەقفای بەس ئەمە دروست بووە بۆی ئەمە نزیکەمەوە
ئەمە تێکشکێنم ڕەمەزان نزیک مەکاتەوە لێک یەم لە نوێژ و نزا و دوعا و قورئانەکانمان نزیکین دەوەرە لە دانیشتنەکانیشمانە نزیک بین کە گوێ لە بەرنامەیەکی وا ئەگرین با پانتایی نزیکبوونەکانمان زۆر نزیک بێت بۆی بەریەککەوتەی جەستەییمان دروست ببێت ئەو بەریەککەوتە جەستەیە ڕۆحێتی ترم پێ ئەبەخشێ حتا ئەگەر تێبینی فەرمووی بۆ دوای ڕەمەزان ژووزەی ترمایەتێ بۆ ژوورەکان و خانۆکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێنی خێزانەکانی مەساحەیەکی بچوو بووە بۆی ئەم مەسافەیە نزیک بێ تێبینی فەرموو شوێنی وەفاتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم شوێنی چەندێکە بێتەوە 350 سانتیمیە شوێنی پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێنی ئیمامی ئەبوبەکرە شوێنی عومەرە کە پێشتر ژیانیان لەم شوێنە بووە یعنی شوێنەکان با نزیک بێ بۆی لێکتر نزیک ببنەوە کەواتە ئێمە ئەگەر لە مەساحەیەکی فراوانەین ڕەمەزان فێرمانەکە دەی دوای ڕەمەزان وەرن ئەو ڕۆتینی کە پێشتر دەبۆ تێکانشکانەوە وەرە ڕۆتینێکی جوان دروستکەین نەریتێکی جوان دروستکەین کە نەریتی لێک نزیک بوونەوە بێ تا وزەبا بە ژیانمان بەخێواتە مانگی ڕەمەزان کاک دوکتۆر هەر پەرستشەکە نییە ئەتوانین ئەم پەرستشە ئەم ڕەمزە عیبادەتیەی کە خوا لە سەرمانی فەرز کردو تەحویلی ئاسوودەیی خێزانیشی بکەین بۆ نەباس لە مانگەکەت کرد بە سێدایەوە دەی کۆتایی کە پێوتێ لەیلەتول قەدر تا چەند ئەم لەیلەتول قەدرە بکەینە دەرفەتێک بۆ ئەو ئاسوودەیی و ئەو پانتایی تۆ باست ناوی لەیلەتول قەدر ناوی خۆی قەدر بە قەدرەوەیە باشە من ئەزانم کە قەدرە ئەبێ قەدردارانتر مامەڵە بکەم هەم لەگەڵ خودی خۆمە هەم لەگەڵ خێزان و ماڵ و مناڵمە باشترین دەرفەتە ئێمە هەستەکەین تەعبودێکی زیاترەکەین لەخوا زۆرتر نزیکە بینەوە هەستەکەین تەنها نزیکی بینەوە لە کۆکردنەوەی بەروبوومەکانمان دەبا نزیک ببینەوە لە کۆکردنەوەی ئەو بەروبوومە خێزانیە ئاوازیەک دروستکەین بۆ قەدر زیندووکردنەوەی شەوی قەدرمان پێکەوە بێ ئەگەر لە مزگەوتانایکەم ئەکرێ لەگەڵ خێزانمە قەدرکەم هەندێکمانەیە ڕەنگە شوێنەکەی دوور بێ یا هەندێکمانەی خواخوای بێت لە ماڵەوەڵ بێ نە ئەکرێ جوزئێکی لەگەڵ خێزان تا بەسەر بەرە قەدرەکەی بۆ نمونە من لە شەوی قەدرە چمە مزگەوت زەمانێکی زۆرە مێنێتەوە ئەو زەمانە زۆرە ئەڵنەوە بۆیشی ئەڵەن ئەگەر کەسێک شوێنەکە دوور بێ بۆی بگاتەوە شوێنی خۆی ئەگەر من شوێنەکەم نزیکە خوا نیعمەتێکی بە من بەخشیوە بۆی بچم دوعاکانم ئاوێزان بکەم لەگەڵ خێزانمە لە ئاخر کاتایە کە سەحەرە کە ئەمەوێ ناوم تۆمار بکە لە ناو سجیلا با لەگەڵ خێزانمە ناوم تۆمار کرێ چونکە ئەزانم خوا لەم کۆتاییشەوە بەدەر لە بوونی شەوی قەدر دابەزێتە سەر ئاسمانی دنیا هەر دوعایەکەی قبولێکە تەوەرە با دوعاکانمان دەستە جەمعیکەین لەگەڵ خێزانمە دوعاکانمان بەرزکەینەوە بالمناسبە ئەو دوعایانەی لەگەڵ خێزانە ئەکرێ زووتر گیرایە بێ و جێگیرە بێ نمونەم هەیە نمونەمانەیە خانەوادێکی بەڕێز لە شوێنێکە دوعایان کرد لە مەقامێکە دوعاکەیان 37 ڕۆژی نەبردبوو ڕێک دوعاکە گیرا بوو تەلەفۆنم بۆ کردوتم دڵنیابە بە ئیزنی خوا دوعاکانی تریشت لەبەروی لەگەڵ خێزانە کردوتە لەبەروی یەک بازنن لە بازنێکی تەرکیزی خێزانیان دوعاکان دەرخوای گەورە دوعا بە کۆکەنەوە خوای گەورەش وەڵامی ئەم خێزانە ئەیاتەوە بە کۆ وەڵامی ئانایەتەوە کە دوعاکانتانم قوبوڵ کرد داواکانتانم قوبوڵ کرد پەیوەندیەکانتانم قوبوڵ کرد پێداویستیەکان کە داوای ئەەکەن ئەوەشم لێ قوبوڵکردن بەڵێ کاک دکتۆر زۆر جار دەرفەتێک یعنی ئەو دەرفەتە کەمتر دەخۆزینەوە کە سەردانی یەکتر بکەین بە خێزانی بۆ نمونە دایک و باوک کە دەیانەوێت سەردانی خزمێ بکەن کوڕەکە لە شوێنی خۆی لە ژوورەکەی خۆی و مۆبایل و ئایپادی نایە کچەکە دەڵێ خوێندنم هەیە ئێستا چۆن بتوانین مادام ئەم پێکەوەی بوونە ئەوەندە بەرەکەتی تێدایە بە عائیلەی سەردانی یەکتر بکەن لەوەی ئاسوودەیی خێزان بگەڕێتەوە کە ڕەنگە ببوورە ئەم کەم و کوڕیەمان هەبێ وانە زۆر تەواوە یەکێک لە تایبەتمەندیەکان ئیفتار بۆچی دانراوە بەڵێ بۆ بخوانی بەربانگەکەی تۆ بۆ خێزانەکان
بۆ ئەتەوێ خواخواتە خێزانێک داوتکەی هەرچی عیبادەتی تۆ هەیە ئەمڕۆ ئەمەی بیچنمەوە بۆی تێکەڵ بین لەگەڵێکە. دووەم تایبەتمەندی ڕۆژوو ناوی خۆی بەخۆیەتی من لە چی بە ڕۆژوو بم بەجددی بواە لە سەرەتای یەکەم ڕۆژی ڕەمەزانە ئەمەمان بوتە لە ڕەنگە وتوێتیشمان بە شێوێک لە شێوەکان بە ڕۆژوبوونی فکرە، بە ڕۆژوبوونی زمانە، بە ڕۆژوبوونی گەدەیە، بە ڕۆژوبوونی جەستەیە، بە ڕۆژوبوونی دۆپامینە، بە ڕۆژوبوونە لە یاری ئەلکترۆنیەکان، بە ڕۆژوبوونە لە تۆڕە کۆمەڵایەتەکان. پێویستم بم بە ڕۆژوبوونەش هەیە باماشەوە چونکە ئەو ساتە وەختەی مناڵەکەم مۆبایلەکەی زۆر بەدەسەوێت زۆرترین ڕێژەی دۆپامینە ڕێژێ. هەر ئێستا ئەم زاراوەی ڕۆژوو هاتوتە ناو بابەتی دەرووناسی و کۆمەڵایەتیەوە پێڵەن ناوە کرێ من بە ڕۆژوبوونی دۆپامین بم بۆ ئەوی دۆپامینێکی هاوسەنگمە بێ. ئەو کاتەی زۆرترین دۆپامینم ڕشت چێژ لە مەجلیسە کۆمەڵایەتەکان نابینم، چێژ لەسەر سفرە نابینم، چێژ لە حتا ئەو خۆراکی هەیە چێژی نابینم. ئەزانین هیچ گۆڕانکاریم لێ بەسەر دێت لە خواردنی سەرسفرە و خوانی ماڵەوە تەحویل یەکەم بۆ فاسفود بۆ باڵین خواردنە سەفەریەکان خواردنی خێرا. ئێمە چییە؟ بۆ ڕێژێکی زۆر دۆپامینم ڕشتووە ئەم دۆپامینە داوای چیم لێگاڵە خواردنە سەفەریەکانش ڕاکێشە چونکە خواردنی سەفەریش خواردنی خێراش باماشێ دۆپامینی تایە. ڕەمەزان پێمەڵێ بە ڕۆژوو بە لە دۆپامینەکانیشت بۆ ئەوی دۆپامینێکی هاوسەنگ بڕێژی چۆن ڕەمەزانەڵێ ئەفەرمێ هاوسەنگە لە بینی ڕۆح و جەستە وەرە دۆپامینێکی هاوسەنگیش بڕێژە بۆ ئەوەی چێژ لەو خواردنە ببینی کە دایکی دروستەکە، چێژ لەو کاتە ببینی کە ئەتەوێت لە جیاتی ئەوە بیکە بە قورئانەکەت و بڕۆ بیخوێنەرەوە چونکە زۆرترین کاتت ئااتێ ناشزانی کاتەکە چۆن ڕۆشت و جوان. لە مۆبایلەکانمانە پرۆگرامێکی تایە پێتەڵە چەند کاتت بەسەر بردووە لەسەر ئەمە ڕاست جاری وای 5 کات ژمێر 4 کات ژمێر چەند جزء قورئانی تایە. جوانە دکتۆر تەمان یەکێک لەو شتانی کە لە ڕۆژوە فێرە بین ینی سەبر و ئارامیە لێبوردن ینی ئەوترێ بۆعدێکی زۆر گەورە جێپەنجە زۆر جێڵێ لە ناو خێزانەکانە وەکو دەستەواژەنە وەکو پراکتیک تا چەند ئەم ڕۆژوە ئەبێ وامان لێ بکات لە عەمەلە لە دوای ڕەمەزانیش ئەم لێبوردنە لە ئەم ئارامگریە وامان لێ بکە ئیتر دەستەواژەی لێبوردن بکەینە ناو پراکتیکی ژیانی خێزانیەوە. یەک شتی زۆر جوان دەستە خۆش بە شتێکە دووروژان ئێمە لە دوای بیستەوە چی ئەڵێن چ دوعاەکەگەین بە سروتی ژیانمان عفون كريم تحب العفو بمعنى فرميت شي بلا ما يبيغ من خاص سلام ام دعاء ونزايبك ايش كاتك من كاتك تو انا مامكم خوات ولا مخوش با ابي لبدايته ولا خو مدس بكم جوان اني صايم نمانو لاني كودس بكم لانا كودس بكم جزئي اختياري بخشينا بلا خو مدس بك ابي اللي بردي لخو مدس بك من بخلقي بلا مخوايا يك لخيزانه كان ما بيشي نعلم هەڵەسم ئامرازەکانی شکرانە بژێری بەکارێنم. ڕەمەزان فێریۆم ناکە شکرانە بژێری بکەم یەم ئامرازەکانی شکرانە بژێری بەکارێنم بەچی ئێوارەڵم خوای سواز بۆ تۆ ئەم ناز و نیعمەتت بە من بەخشیوە دەوەرە یەکێک لە شکرانە بژێرەکان بڕۆ سەر چی خوای سواز گوزارم کە خێزانێکی هیواد بە من بەخشیوە. ئەم دەستەواژەیە بڵێ ئۆتۆماتیکی هێنەر بەبێ یعنی لە ڕووی دەرونی و لە ڕووی دەرونیەوە با خێزانت ئاگای لێبێ خۆی لێبێ گوزارم کە ئەم خێزانە چاکە ساڵحەت بە من بەخشیوە ئۆتۆماتیکی ئەنداوای لێبوردن کەوتە ئیش یعنی من نەک لەوەی بورا و بلەوە یەم مەدحی ئەەکەم شکرانە ئەەکەم لە بەرامبەر خوای عەزەوەجەلا ئەنجا تایبەتمەندی تریشی ئەخەمە پاڵ هەموو ئەمانە ئەگەر قورسە لەسرم بەزار پێی بڵم داوای لێبوردنت لێ یەکەم خۆ ئەکرێ بەمانە دوعایە وایە لە دوعاکانمە باگوێ لێبێ کە خواردنەکە ئەکا دەست خۆش بێ ئەتوانم ڕوبەری هاوبەشی تریش دروستکەم شتەکە زۆرە هێنێ ڕوبەری هاوبەشی تر دروستەکەم خانمانی بەڕێز هاوسەرەکەت چ خواردنێکی پێخۆشە بۆ بەربانگ ئەوەی بۆ بکە بە پێوەی پێی بڵێ بۆم کردووی یعنی ئەمە بەخشینی خۆشەویستیە بۆ ئەو بەخشینی لێبوردەییە بۆ ئەو ئەنجا داواکەم خوایە لێم خۆش بە
هاوسەری بەڕێز ئەگەر ئەزانی خێزانەکەت حەزی لە چ خۆراکێکە حەزی لە چ خواردنێکە ئێوارە لەگەڵ دەستی خۆتا هاتیتەوە ئەم خواردنە بێنەرەوە پێی ناڵم ئەمە لەبەرەوەی تۆ حەزی لێ هێناومە چونکە ئەو ئەزانێک کە وتم لەبەرەوەی تۆ حەزی لێ هێناومە بێ بە منەت مەوزوعەکەم بەتاڵە بێتەوە سحرەکەی شتەکەی من بەتاڵە بێتەوە بەڵام ئەیهێنمەوە خواردنەکە ئەوەی کە ئەو حەزی بێتی ئەیهێنمە خۆی ئەزانێک کە چ خواردنێک مفەضەلە لای زۆر خواردنەکە حەزی لێتی ئەوە ئەهێنمەوە هاو پیاوەکەش کە هەستەکە هاوسەرەکەی خواردنێکی ئەو خواردنێکی ئەم حەزی لێتی ئەمەی سازاندووە یاوەخود ئەگەر ئەکرێ جاری وایە خواردن دروستەکە بۆ خانەوادەکە بەڵام ئەم خواردنی کە هاوسەرەکەش تایبەت حەزی لێتی یەک قابی بچووکیش بە دروستێکە مێخەمە بەردەسی ئەوەی باوکتانە بۆ نە بە مناڵەکان هەر خۆی بەبێ قسە بە زمانی جەستە پەیخەمە ئەیخاتە بەردەست هاوسەرەکەی چییە بەخشێ خۆشەویستیە بەخشێ لێبوردەیە بەخشێ ئەنجاڵم اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا من بەخشینەکانم کردووە لێبوردەیەکانم کردووە و بەخشینە نەزانراوەکان ڕسوولی نازدار ئەوە تیکەیە کرد و ئەیکرد بە دەمی خێزانیەوە ئەزانی ئەمە چییە؟ ئەمە بەخشندەییە ئەمە بەخشینێکی نەزانراوە سەدەقەیە بۆم نووسراوە وەرە بەخشیکە و بیکە بە دەمی هەزار وشاهێنێ ئەو کردارە هەزار وشاهێنێ دەست خۆش بێ کاتمان نەما حەزمانە کرد بەڵێ ینی کات زۆرتر بووایە لە خزمەتی جەنابتانم کەلامەکانت زۆر شیرن و بەپێزن سواز بۆ جەنابتان دکتۆر پێشڕا و دکتۆرا و ڕاوێژکاری خێزانی زۆر سپاس کە لەم تەورە لەگەڵمانە بوون سواز زۆر خۆشحاڵ بووم سواز بۆ کاتێک لە خزمەتی جەنابتان بینەرانی سپاس دەکەین گەورە پرسشان لێ قوڵ کە ئامین لەگەڵ جەنابتانە بەخێرمێکات دکتۆر چاوەکەم پاکستان بێت ماوەسا محەممەد بۆ لای شێف ئەرێ وەڵە بزانین شتەکانی گەیشت بچێ پێمە لەوێش تەواوی لەوێش تەواوی یەکەین ماوەسا شێخ فاتح لێرە نە دوعامان لەو بکات بەداخەوە ئێستا ئەو پێویستیە بەڵێ ئەوەی بینەران و بیسەرانیش ئەوەی جێی لێمانە دوعا لە بۆ ماوەسا شێخ فاتح بکەن خی گەورە تەندروستی باش بکە ئینشاءڵڵا شێف گەیشتە کونجیەکەەوە بزانم ئێستا کاتی کونجی پیاکردنەکەی شێخ فەرموو بزانین چت کردێ و گەیشتی بەچێ بەڵێ ئەمە سپاکێتەکە ئامادە بوو بە قاچک و گێزەر و بڕۆکلی وە کونجیش و بە زەیتی کاشۆ ئامادەکرا و بە بەهاراتی ئامین بە هەمان شێوە ئامادەکراوە برنجەکەشمان برنجی دوانفینە دۆرفینسی لەتکەنەوەکەشی هەر دۆرفینسیە بەڵێ برنجی خڕا بە کاهوو بە خیا ڕازانومانێتەوە لەگەڵ ئەم شەربەتی خەڵقیە بە میوە ڕازاندومانێتەوە ئەوی زەڵاتەکەمان کە باسمان کرد ئەو بابەتەی هەر حەز دەکەی بیخۆی وانە بەو بەربانگە و بۆ من و محەممەد کردووانی ئەو بەڵێ بەڵێ تایبەتە بۆ ئێوە دەست چاو خۆش خۆی بەخۆت لێی هەرەوەڵا زۆر حەزم لێتی زۆر باش بەس خێنە بۆ ئێوە نانە شێفجایەخوا لە شسان شتەکانم دانسخان هەر بێوەی بن شێف سوپەکەشت ینی پێگەیشتووە سوپەکەشمان ئامادەیە بەڵام شێف ئەو کێکەی کە هەبوو ئەویش بینە لەسەر ئێستاکانەکە بە ڕاستەکە کێکەکەتان بەڵێ باویش هەبی ئەو کێکە تامان من دروستم کردووە ڕازاوێ عادەتەن شیرینی مامۆستا سارە لە دوای خواردن شیرینی دەخورێ بەتاکید ئەوە گوڵستانیش هاتەوە سەر حساب کە من درست سفرە و خوان لای من ماوەتەوە سەلازەکەی لای تو بەڵێ بەڵێ شێفیان لەش ساق بێ هەر بێوەی بن ئیشەڵا سفرە و خوانی هەموو ماڵێک ئاوا پڕخوانە بێت ئەوانەی کە سفرەیان کەمیتیای خی گەورە بەرەکەت کاتە سفرە و خوانیانەوە بەرەکەت کاتە ژیانیانەوە بەداخۆ شێخی لێ نییە دوعاکە ئێمە شەرە و تۆسە دوعای دێزانی ماوەسا محەممەد بڵێ لەوێ تۆ شتێ باشتریش بی وەڵی تووشم مەکەوە تایبەتمەندی ماوەسە شێخ فاتی حەمانی وەردەگریکەم بەغێر باشی تووشەکەم بڵێ جاگەر کۆتا قسە دەبێت و وەڵاهی دەستی شێف خۆش بێ سوپاسوانەکانیشمان دەکەین سوپاس بۆ بینەران و بیسەرانیش کە تا ئێستا لە گوڵستان لەگەڵمان بوون تا بەرنمەیەشی دیکە و بابەتێکی دیکە
بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. دەست و چاوی برانی بەڵێ کامێرا پشتی کامێرا جەماعەتی کۆنتڕۆڵ یەک بە یەک دەست و چاوتان خۆش بێ بەخوای گەورەتان دەسپێرین. سپاس محەممەد.